بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خواتان لێبێت بۆ هیوایی کە ئەمڕۆتان پڕ بێ لە خۆشی و شادی دوور بن لە هەر دەرد و بەڵاو و نەخۆشی و موسیبەتێک کە بەداخەوە جاران دەیانوت بە ڕۆژ شوانە کە هەڵدەستی خەبەرێکی ناخۆش زۆرجار دەبیستی بەڵام ئێستا وای لێ هاتووە لە هەر لەحزە و ساتێکیش پێ دەچێتەوە هەمیشە بە خەبەرێکی ناخۆش بە ئاگاوی یا بە کارەساتێک کە بەداخەوە ئێستا هێندە تاوانە کۆمەڵایەتیەکان زۆر بوون دەبێ هەموو چرکە و کاتژمێرەکان ئێمە چاوەڕێی بیستنی هەواڵی ناخۆش بین بۆیە بۆ هیوایی کە ئەمڕۆ بەدوور بن لە بیستنی هەر هەواڵێکی ناخۆش لە هاتنە پێشەوەی هەر هەواڵێکی ناخۆش یا هەر ڕووداوێک کە ڕوبەڕووتان دەبێتەوە کە بەداخەوە هەر شەو ڕۆژ کە دەبێتەوە شەوەکەی ڕووداوێکی ناخۆش لەیەکێ لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوویداوە کە دیارە دوێنێش لە هەولێر ڕووداوێکی تەقەکردن لە ئۆتۆمبیلێک ڕوودا بوو کە دوو کەس گیانیان لەدەستداوە کە ئەمە ئێستا لە هەرێمی کوردستان تەقەکردن و هەڵکوتانە سەر خەڵک بووەتە توانم بڵێم خەریکە دەبێتە دیاردە شوانە سڵاوەکەم درێژەی کێشە زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ ئەمێ دەکەین باش بن تەندروست باش بن دوور من لە هەموو دەرد و بەڵایەک وەکو هاوکارم باسی کرد بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ هەواڵە ناخۆشەکان ڕۆژ بە ڕۆژ ڕووداوە ناخۆشەکان زیاد دەبن بارەدۆخەکان ئاڵۆزتر دەبن ئەمێ دەکەین خوای گەورە دەروی خێر لەم گەل و نیشتیمانە بکاتەوە ئەمێ دەکەین گۆڕانکاریەکی ڕووبدات کەوا بێتە هۆی مای خۆشبەختی و خۆشحاڵی ئەم نیشتیمانە و وەروە هاوڵاتیانی ناو نیشتیمانە بەڵێ بەداخەوە وەک هاوکارم دیسانەوە ئاماژەی پێکرد ڕووداوەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبن لەو تەوارانەی ئەمەش بۆمان ئامادە کردوون هەر پەیوەندیدارن بە بابەتی گرنگی ڕۆژەوە جەلال پێمان بە یەکێک لەو تەوارانەی کە زۆر گرینگە ئەویش کاریگەری میدیایە لەسەر کۆمەلگا وەروە ئەو دەرەنجامانەشی کە دەبینی ڕۆژانە بەشێکی ئەگەر مێدیا یاخود ئەو مێدیا نابەرپرسانەی کەوا لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەم بارەدۆخەیان قوڵقاندووە. چەبان ئەمڕۆ یەکێ لە تەوەرەکانمان لەگەڵ هاوکارمان کاگیمران لە هەولێرەوە تاوتێ دەکەین ئەو میوانێکی تایبەتی لە هەولێرەوە دەبێت کە دیار ئەویش کاکشۆن ئاماژەی پێکرد کاریگەری میدیا لەسەر کۆمەلگا و تاوەرەیەکە لە ستۆدیۆکانمان لە هەولێر پێشکەش دەکرێت بەڵامەوە تەوەری کێمە لێرە میوانمان دەبێت و لە خزمەتیا باس و خواسی لەسەر دەکەین دواکەوتنی موچە و سەرهەڵدانەوەی ناڕەزایی چین و توێژە جیاوازەکان و بە تایبەتی لە ناویانە مامۆستایان کە هەمیشە پێشەنگ بن یاوتوان بڵێم چەند ساڵێکە ئەوان پێشەنگن لە دەستپێکردنی ناڕزایەکان بۆ بەدەستێنانی مافەکانی خۆیان کە بەداخەوە شوانە چەند ڕۆژە موچە نەدراوە موچەخۆری حکوومەتنی حسابی ناکەمەتنی بەس وا چلو و ئەوەندە تێپەڕی وە نزیک بە 50 دەکەوێتەوە کە ئەمەش بتوانم بڵێم ئامر ژمارەیەکی زۆرە چکە دیسان موچەی پێشووتریشیان فەرمانبەران دوا کەوتویان نتوانین بە جۆرە گوای لە هاتۆ نیوەی موچە و 120 و 80 ئەمانە هەمووی دەبڕێت بە 6 ڕۆژ جارێکیش موچە دەگومان ئەمەش کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی موچە خۆران بۆ شێوەیەکی گشتی بازاڕش دەبێت بەڵام هەموو جارێ موچە دوا دەکەوێت ناڕزایەکان دەست پێکەنەوە کە موچە دابەشکرا ناڕزایەکانیش بێدەنگ دەبنەوە با بزانین ناڕزایەکانیان دەست پێ کردوێتەوە ئەم جارە پلانیان چییە چۆن دەست پێکەنەوە جیاواز لەمانش بڕگەیەکی دیکە لەگەڵ پەیامبەرەکانمان کە هەمانە چاوتێکردنی ئەو ڕووداوانەیە یاخود گواستنەوەی و چالاکیانەیە کە لە شوێنە جیاوازەکان لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچن و پەیامبەرەکانمان ئەوانیان کە جێگەی بایەخ و گرنگن بۆمان دەگوازنەوە. بەڵێ ئازیزان دەستپێکیش بابزانین پێشبینیەکانی کەشوها بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان چۆنین بینەریێت.
بەڵای زان بۆ قسەکردن لەسەر بابەتی ناڕزایی لە هەرێمی کوردستان چینی فەرمانبەران کاسبکاران خاوەن پێداویستی تایبەت مامۆستا فەرمانبەر یعنی دەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستان ئیتر دەنگی ناڕازایەتیەکان زۆر زیادیان کردووە وەروە خەڵکیش هیچ تەحاملێک و هیچ سەبرێکی نەماوە بەداخەوە لایانی پەیوەندیدار و حکوومەتیش ئاوەڕ نایەتەوە شوانە ببورە کێ دەڵێ خەڵک سەبری نەماوە دامنویستم ئەوە لە تۆ پرسم ئەم بارەدۆخی لە هەرێمی کوردستان ڕوویاوە ینی خوێندنەوەی تۆ چی ئەوێت بۆ بابەتێکەوە ڕۆژ بەڕۆژ قەیرانەکان قۆڵترە بنەوە بابەتیەکان شەفاف نین و ئالۆسترە بن پەیوەندی سیاسەکانی هەرێم و بەغدا و لایەنەکانی تر مۆزوعەکە زۆر قوڵ مەکە بابەتی سیاسی دەسەڵاتێک 30 ساڵ بێ حکومڕانی بەدەست بێت باشە باوەڕم نییە ئەم دەسەڵاتی هێندە نەزان بێت کە بە 30 ساڵ توانی بێتی حکومڕانی بکات دوجار هێندە پلانی بۆ خۆی هەیەوە هێندە خەڵک شوناسی خەڵک باش دەزانێت چۆنە و من قەنەعاتم وایە ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە هەیە خەڵک زۆر باش دەناسن لە ئێمە باشتر خۆمان دەناسن لە خۆمان باشتر خۆمان دەناسن بۆیە بە پێناسینی خۆمان حکومڕانیمان بۆ دەکەن دەسەڵاتێک کە هیچ نەبێ ناڕزایەکان لە 2011 سەریان هەڵداوە لە 2011 هەتا ئێستا ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێ بەڵام ئێستا گەرم شەو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت لە سەرۆکی حکوومەت لە جێگرێکی لەمانە بچووکترین بەڵێن بدەن لەسەر باشبوونی ژیانی خەڵک کە 30 ساڵە بەڵێنە دەن جێبەجێ ناکەن یەکسەر نەکتەنها خەڵک باوەڕیان پێکات یەکسەر ینی جموجوڵی بازار دروستە بێ لە کاتێکە ئەمانە هێندە بەڵێنیان داوە کە ئێستا متوانین بڕیار بێنایە تا چۆنە بەڵێنەکانیان دەبنە سەر یاخود نا بەڵام ئەوان لە ناسینی خۆمانەوە دەمان ناسن و حکومڕانیمان دەکەن و ئەوەی کە تۆ دەڵێ خەڵک سەبری نەماوە من قەنەعاتم بۆ قسێنیە قەنەعاتم بەوە هەیە کە لەوە موچەش هەر نەدرێت هەر موچەش نەدرێت خەڵک قبوڵێتی بەداخەوە ینی بینەرانی عەزیز من ینی لەێنەی حاڵەت ئایتر شتێکی لە زمانی تازەڵێن نۆ کۆمێت نازانم 2011 و 12 و پێشتریش ینی موچە هەبوو خزمەتگوزاری هەبوو جادۆوانەکان نۆژە نەکرانەوە کەچی لایەنە سیاسیەکان جۆرێک لە جۆرەکان ئیشیان لەسەر دەکرد و هەروەها هەبوو کەچی دەنگی ناڕزایەکان زۆر زیاتر بوون فشارەکان لەسەر حکوومەت بێستر بوون ناڕزایەتەکانی سەر شەقام زیاتر بوو بەڵام ئێستاکە ئەم هەموو نادادگەری و زوڵمەش هەیە کەچی هیچ لایەنێک هیچ نەک هیچ لایەنێک با بڵێن لایەنەکان بە شێوەیەکی گشتی هیچ هەڵوێستێکیانی ینی خەڵک جۆرێک لە جۆرەکان بێناس کەوتووە سیرکەم لاینی سیاسی لە مقابل دەسەڵات و لایەنە هەیە کە پێ دەوتری ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن فریای چی کەوێ فریای کۆنتترۆڵی کۆمەلگا بکەوێ لە ڕووی فکری و پەروەردە و بە هەندێ باهای تایبەتەوە هەیە پێڕاناکا بۆ ئەمانە چکە دەسەڵات هێندە مەکینە عەلامیەکانی بەهێزترن کە ئاڕاستی کۆمەلگا بەوە ڕاستیە دەبا کە خۆی دەوێ و خەڵکی ئەمەژەوەندە هوشیار نییە لەلایەکەوە بە هەندێک میدیای تایبەت خەڵکیان سەرقاڵ کردو بە مۆدلگەراییەوە بە هەندێک بابەتی لاوەکیەوە لەو لاوە خەڵکیان ڕاهێناوە لەسەرەوەی کە ڕەخنە بگرن ئێمە خۆی ئەمە بەشێکی خەتای لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بوو بەڵام خەڵکێک دێ ڕەخنە لە تۆ ئەگرێ ئەڵێ تۆ بۆ ناتوانانی ئەمە بکەی بە منێک وەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆنی بەڵام لە هەمان کاتە دەستباری من نابێ بۆ جێبەجێکردنی ڕەخنەکانی خۆی بۆی کە لە ئەمری واقعدا بچەسبێ ئێستا سبێنی هەڵبژاردن بکرێتەوە هەمومان بێ هیوا بووین لە هەڵبژاردن لە گۆڕانکاری بەڵام لە هەمان کاتا کێ بایکۆتی هەڵبژاردن دەکا خەڵکی ناڕازی بایکۆتەکە بایکۆتکردنی خەڵکی ناڕازی بە قازانجی دەسەڵاتە دەسەڵات زۆر بەهێزتر لەوە کاری کردووە کە ئێستا لایەنی ئۆپۆزیسیۆن بە چەند ساڵ بتوانێت کاری بکە ئەوەی کە ئەنجامی داوە ئەم هەڵی وەشێنێتەوە بارودۆخەکە زۆر ئالۆز بۆ ینی وای لاتووە کە هەنێک کەس ئەڵێ لە بۆ شیر ناتوانم بۆم ناڵەکانم بکڕم با بزانی زانیارێکمانەیە لەسەر شیری دایک بە شیر کە بۆیان ناکرێ با بزانین سوودەکانی شیری دایکشین زانیارێکمانەیە لەو بارەیە و بینەری دەبین کامانن ئەو خۆراکانەی دەبنە هۆی زیادبوونی شیری دایک شۆفان بڕێکی زۆر پرۆتین و ڤیتامین و کانزە و ڕیشاڵی خۆراکی تێدایە و مادەی بیتا گلوکانی تێدایە کە دەبێتە هۆی زیادبوونی شیری دایک
سپێناخ ئەمڕۆکە بڕێکی زۆر مادەی ئاسنی تێدایە و بە بژاردەیەکی باش بۆ زۆربوونی شیری دایک دادەنرێت. سیر بە خۆراکێکی ئەفسوناوی دادەنرێت بۆ زیادبوونی شیر و ڕێنوێنی دایکان دەکرێت بە خواردنی ڕێژەیەکی زۆر باشی سیر. شەربەتی میوە ڕێنوێنی دایکانی شیردەر دەکرێت شەربەتی کاڵک و هەنار و پرتەقاڵ و میوەکانی تر بخۆنەوە بە هۆی ئەوەی سوودێکی زۆری هەیە بۆیان. بادەم دەوڵەمەندە بە کالسیۆمی ئۆمیگا 3 کە ئەو مادانە هۆرمۆنی شیردان هاندەدەن. جۆ ئەم جۆرە دانەوێڵەیە دەوڵەمەندە بە مادەی گلوکان و ڕیشاڵەکان کە دەبێتە هۆی زیادبوونی شیردان و یارمەتیدەرە بۆ شێدارهێشتنەوەی جەستە. قەیسی سەرباری ئەوەی ئەم میوەیە باسوودە بۆ زیادبوونی شیری دایک، هەروەها هۆکارە بۆ هاوسەنگی هۆرمۆنەکان لە جەستەدا. شیری مانگا پێویستە ڕۆژانە دایکی شیردەر 2 کوب شیر بخواتەوە بەلایەنی کەمەوە. هەرچەندە زیاتر شیر بخواتەوە ڕێژەی شیردان زیاد دەبێت و پارێزگاری لە ڕێژەی کالسیۆم لە ناو جەستەدا دەکات. نۆک دەوڵەمەندە بە مادەی ئاسن و ڤیتامین B و ڕیشاڵەکان و کالسیۆم و سوودێکی زۆری هەیە. گێزەر دەوڵەمەندە بە ڤیتامین A و یارمەتی دەرە بۆ باشترکردنی کوالیتی شیری دایک. سەوزەوات ئەو سەوزەواتانەی ڕەنگیان تۆخە وەک ڕێحانە و کەلەرم بە سەرچاوەیەکی باشی کالسیۆم و ئاسن و ڤیتامین A و ڤیتامین K دادەنرێت و سوودێکی زۆری بۆ منداڵ و دایکی شیردەر هەیە. خورما دەوڵەمەندە بە مادەی ئاسن و کالسیۆم و بە سەرچاوەیەکی باش دادەنرێت بۆ پارێزگاری لە ڕێژەی کلۆکۆز لە جەستەی ئافرەتی شیردەر. ماسی سەلەمون دەوڵەمەندە بە مادەی ئۆمیگا 3 و چەوریە بنەڕەتیەکان کە ئەوەش پێکاتەیەکی سەرەکی پێویستە بۆ بەرهەمهێنانی شیری دایک. پەتاتە بڕێکی زۆر مادەی بیتا کارۆتینی تێدایە کە توانای زیادکردنی شیری دایکی هەیە. هێلکە بە سەرچاوەیەکی ئۆمیگا 3 و ڤیتامین A و کالسیۆم و ژمارەیەکی ڕەگەزی دیکەی خۆراکی دادەنرێت کە جاستەی دایک پێویستی پێی هەیە لە کاتی شیرداندا. بینەرانی عزیز دیارە بە داوای لێبڕنەوە میوانی تەوەری یەکەمان کە قسەکردن بوو لەسەر گرفتی ناڕزایی مامۆستایان و دواکەوتنی موچە ئامادە نەبوون. دەچین لای بڕگەیەکی تۆمارکراو کە بۆمان ئامادەکردوون، ئەویش دیارە هەر خۆم ڕۆشتوم لە شارە زۆر کەسێک کە بەپێی توانە نەزەڕیەکانی خۆی توانوێتی مۆڵەتی دەستکاریکردنیە بەرجۆرەکە مڵکیەتی تراکتۆری ئانتەر کە ئەوانەی کە جوتیار من زیاتر باشتر ئاشنایەتیان هەیە لەگەڵیانە وەرگێت چکەوەی چۆن دەستکاری بکرێت یاخود بەرهەم بێنرێت. ئێستا ئەم کەسە لە شارە زۆر خۆی تراکتۆری ئانتەر دەستکاری دەکاوە. جوتیارێکی زۆر لە ناوچە جیاوازەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ کێڵانی ئەرزە کوشتوکاڵیەکانیان دێن دەستکاری تراکتۆرەکانیان دەکەن لە ئەم کەسە. بە پێکەوە بینەری ئەو بەرنامەیە بین کە بۆمان ئامادەکردوون. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە بڕگەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمانجا هاتووینە تا ناو شارە زۆر. لە گۆشەیەکی ئەم شارە زورە کەسێک هەیە کە دیارە دشتی شارە زۆر خۆی بە ناوبانگە بە تایبەتی بە زەویە کشتتوکاڵیەکانیەوە بە بەرهەمە جیاوازە کشتتوکاڵیەکانیەوە و دیارە کە ناوی کشتتوکاڵی شت برد پێویستە کە ئامێرە کشتتوکاڵیەکانیش لەو شوێنەیە
وجودیان هەبێ و بە تایبەتی ئامێری جیاواز و بە تایبەتیش لە دەشتی شارەزور کە پانتایەکی زۆری هەیە و جۆرەها بەروبوومی کشتتوکاڵیمان لێرە هەیە. بەڵام عادەتەن لەم وەرزەیە کە ئیدی پەڵە دەدا و بەرەبەرە وەرزی جووت و کێڵانی ئەرزە کشتتوکاڵیەکانە زیاتر جووتیارەکان قسە لەسەر شێوازی ئەو تراکتۆرە و ئامێرانی کە زەویەکانیان پێدەکێڵن قسە لەسەر ئەمە دەکەن، ینی چۆن لە بازاڕی ئۆتۆمبیلە مۆدێلی ئۆتۆمبیلەکان زۆر جار لە پێشنگا ئۆتۆمبیلەکاندا پێشبڕکەی لەسەر یا ڕکابەری لەسەرکێ مۆدێلی جوانی ئۆتۆمبیل عرض نمایش بکە. لەناو جووتیارانیشدا کێ باشترین تراکتۆری هەبێ باشترین جووت یاخۆت ئەرزی پێ بکێڵێ. لە گۆشەیەکی ئەم شارەزورەدا جووتیارێک یاخۆت کەسێک کە هەم خۆی جووتیارە و هەم پیشەسازە دەیەوێت گۆڕانکاری بەسەر تراکتۆرەکاندا بێنێ بۆ لە پێناو باشتر کێڵانی ئەرزە کشتتوکاڵیەکان. ئەویش تەنها یەک جۆر تراکتۆر دەستکاری دەکات کە تراکتۆری ئەنتەرە. جووتیارانی هەرێمی کوردستان هەمویان ئێستا ئاشنان بە تراکتۆری ئەنتەر مۆدێلە جیاوازەکانی و ئەم کەسەش کە ئێستا من دەمەوێت چاوپێکەوتنی لەگەڵا بکەم مۆڵەتی فەرمی هەیە. ئێستا لە هەموو جیهاندا کەس بەبێ مۆڵەتی ئەو ناتوانێت دەست بۆ گۆڕانکاری بەسەر تراکتۆری ئەنتەر یاخود بەرەمێنانی ئەنتەر بکات لەبەرەوەی کە ئێستا کەسی یەکەمی خاوەنی ئەنتەر ئەتوانم بڵێم ئەم کەسەیە کە ئێستا من چاوپێکەوتنی لەگەڵاکەم. بۆیە هاتووە لە گۆشەیەکی شارەزور لە بەردەم ماڵەکەی خۆیدا ئێستا دەستکاری تراکتۆرەکان دەکات. وای لێ هاتووە لە شارە جیاوازەکانی عێراق لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە جووتیاران دێن تراکتۆر ئەنتەرەکانیان دێنن چونکە تراکتۆری ئەنتەر خۆی تراکتۆرێکی زۆر باشە بۆ کێڵانی زەویە کشتتوکاڵیەکان زۆر باشە دێنن دەستکاری دەکەن دەستکاری ئەم تراکتۆرە دەکەن مۆڵەتی جیاوازیە لە پشتمەوە کە دیارە بەڕەنگی سوور و زەرد و سەوز و ئەمانە تراکتۆرەکان دەستکاری دەکەن و باشتریان دەکەن لەگەڵ مابن لەگەڵ خاوەنی ئەتوانم بڵێم ئێستا ئەم کارگەیە قسە و گفتوگۆ دەکەم کە ویش بەڕێز وەستا عوسمانە. وەستا عوسمانگیان ئەگەر بێتی ئێرەوە سپاس دەکەم. وەستاگیان سڵاو لێ بێت. سڵاو لە ئێوە زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتەی بێمەت بەخشیوە گەر بکرێ سەرەتا بابزانین خۆت بناسیێنی بە بینەرەکانمان. وەستا عوسمان کێیە؟ باڵێ سەرەتا بە ناوی خی گەورە بەخێراتن بەڕێستانەکەم. زۆر سپاس. من ناوم عوسمان محمود ساڵحە دانیشتووی کانیکەوەی چووخم لە کۆندا و ئێستا لێرە لە قەزای شارەزور دانیشم. باشە وەستا چۆن دەسەبەی بۆ ئەم تراکتۆرانەوە بە تایبەتیش تەنها تراکتۆری ئەنتەر و دەستکاریان دەکەیت چکە من بۆ بینەرانم و تاکە کەسە لە جیهان ئێستا بەبێ ئەو کەس ناتوانێت تراکتۆری ئەنتەریش بەرهەم بێنێت ئەمە ڕاستە؟ بەڵێ ئێستا بەهۆی زۆربوونی مڵکێتی مارکەکان و زۆری مارکەکان زۆر بوون لە جیهانە. ئێستا وا باشە ئێمە بیر لەوە بکەینەوە جارێکتر بەکارهێنانەوە بکەین. ینی ئەو شتانی کە دروست کراوە جارێک تر بەکاریان بێنینەوە. ئەینا ئێستا ئەگەر ئێمە بێت و مەسەلەن هەر دروست بکەین واتە دوایی جێگەی ئاسنی کۆن و ئەو بابەتانە هەر لە وڵاتەکە نابێتەوە. لەبەرەوە من بیرم کردەوە لەوەی ڕیسایکلینێک بکەم لە هەر بوارێکا بێت شتێکی کۆن نوێ بکەمەوە هەم ژینگەی پێپاکەمەوە هەم نمونەیەکی جوانیش پێشکەش بکەم. لەبەرەوەی بیرم کردەوە کە ئەنتەر 124,000 بۆ 25,000 لە عێراقا هەیە لەبەر نەبوونی چەند تایبەتمەندیەک پەراوێز خراوە و ئەگەر ئەمانە نوێ بکرێنەوە و چاک بکرێن و تایبەتمەندیان لەسەردا بڵێ خزمەتێکی باشی کەرتی کشتتوکاڵەکە لەبەرەوەی ئەنتەر هەڵبژارد ئەی ناشتی تر هەبوو. ئێستا مۆڵەتی نوێکردنەوە دەستکاریکردنی مەکینەی ئەنتەر تراکتۆر یاخود بەرەمێنانی بۆچی لای تۆیە؟ لەبەرەوەی من خاوەنی مڵکێتی سەناعیم و بڕوانامەی کە بە عەرەبی تەجدید و تەطویر و ئیبتیکارە واتە تازەکردنەوە لە تراکتۆرە گۆڕانکاری لە تراکتۆرە داهێنان لە تراکتۆرە ئەو سێ بڕوانامەم هەیە و زائیدەن مڵکێتی سەناعیم هەیە و جایزەی وڵاتانی دراوسێشم هەیە. ئەم مڵکیەتت چۆن وەرگرت؟ ئایا بە پارەکڕیوتەوە یاخود چۆن ئەم مڵکیەتە بە تۆ دراوە؟ بەڵێ ئەو مڵکیەتە بە پارە نافرۆشێتەوە بە پێی ئەو دەرەجەیە کە تۆ بەدەستێنیت. ئەگەر شایستەی ئەوە بوویت کە تۆ ئەو مڵکیەتت پێتە بەخشرێ و شایستەی ئەوە بوویت حیمایەتی قانونی وەرگری حیمایەتی قانونیش وەرەگری. ئێستا من حیمایەتی قانونی 10 ساڵم وەرگرتووە. باشە چۆن وەرت کرد؟ ئەمە ئیمتیحانە بەشداریکردنە یاخۆت دەرخستنی توانای خۆتە ئەمە چۆنە مڵکیەتە وەرەگری؟ ئەمە پێشنیارە و تەقدیمکردنی نموزجی سەناعیە نمونەیەک پێشکەشەکەیت
پێشکەشی کوێیەکەی نموزجی سەناعی بەغداد سەناعی نمونەیی بەغداد باش ئێمە لەوێ ئەتوانین بڕوانامەی بەرا وەرگرین چونکە عێراق ئەبێ لە عێراق تەقدیمیکەی لەوێ تەقدیمەکەیت و ئەگەر سەرکەوتوو بوویت تۆ تەقدیمت کرد بەڵێ بڕوانامەی داێنەر وەرەگرین چەند بوو ئەوەی تەقدیمەی کە کردت چەند بوو ئەو راپۆرتەی خۆت من 16 لاپەڕە بوو 16 لاپەڕە لەسەر تراکتۆری ئەنتەر نووسیوە بەڵێ وەسەگەن دەمەوێت بزانم ئەو گۆڕانکاریی کە بەسەر تراکتۆرە دەیهێنن چییە ئێستا بەسەر تراکتۆری ئەنتەر وە بۆچی ئەم گۆڕانکاریت یا دروستەکەن ئایا لە زەویە کشتتوکاڵەکانی خۆمان ئەو تراکتۆرەی کە هەمانە کار ناکە لە ئەسڵا ئەنتەرەکە بەڵێ بۆ ئێستا دیارە ئەو مۆدیلانە بەسەر چوون ئێستاکە جوتیارەکان بۆیان دەرکەوتووە کە تراکتۆری دەبڵ ئەکسل چاکتر کارەکان ڕاپەڕێنێ و جوانترە توانێت زەویەکە بکێڵێ و سەرفی گازیشی کەمترە بەهۆی ئەوەی کە دەبڵ ئەکسل پەرتەناشکەمەکە گاز سووتاندن بە هەدەر ناچێت یعنی ئێستا ئەیکەنە دەبڵ ئەکسل ئەی پێشتر ئەو توانایی نەبوو مەگەر زەویەکانمان هەمان زەوینین کە لە ساڵانی ڕابردوودا بە ئەنتەرەکان کێڵاومانن بڵێ هۆی جانان سیرەکەی کابرایەک ئەگەر 22 هەبوایە 22 هەبوایە 15 کاتژمێری پێش و تاوەکو ئەیتوانی بە باشی بیکێڵێ بەڵام ئێساکێ ئەیەوێ بە 8 سعات بیکێڵێ ینی کاتی بۆ گەڕێتەوە بەڵێ کاتی بۆ گەڕێتەوە لێرە و خەڵکیش زۆر ئێستا بە دوای کاتەوەیە حەزی لە ئامێرە سورعەتەکانە گۆڕانکاریەکان چین وەسە ئێستامە دەستکاریتان کردوم تراکتۆرە بەڵێ ئێمە گۆڕانکاریەکان بە پێویستی ئەو کەسێکە داوایەکە هەموو گۆڕانکاریەکانمان پێکرێت چ لە بواری کارەبایی هەتا بکەوێتە بواری ئەلیکتریکیش هەتاکو بۆ میکانیکی هەتا سیستەمی هایدرۆلیک ئەوەی بەپێی داوای کەسەکە ئێمە گۆڕانکاریەکەین یعنی گۆڕانکاریەکانمان سنووردار نییە و ئێستا تۆ لێرە کارگەیەکت داناوە بەڵێ چەند کارمەندت هەیە تقریبا 12 بۆ 12 بۆ 13 لە بابەتی کارەبایی و میکانیکۆوانش بڕوانامەی خۆیانیانە یا هەر شاگردن و فێر ڕاهاتوون فێر بوون بەڵێ وەڵا هەمویان نا بەس فیتەرمان هەیە و ئێستا بۆ نمونە و لە حیمچێمان هەیە و 7 ساڵ ئەزمموی هەیە لە کاری لە حیمە و ئەوە سامان هەیە ئەوە لیژنەی ئەوەی منەظەمەی فاو بۆ کاتی خۆی لە تەوزیعکردی غەرازاتی میکانیکیە وەیتر کەسانی شارەزامان هەیە زۆر باشە کاسمان ئەگەر دەرفەتت هەبێ ئیمکاناتت هەبێ پارەت بۆ تەرخان بکرێ ئەتوانی ئەمە ئێستا مڵکیەکەتەشی بە ناوی خۆتەوە ئەتوانی کارگەیەکی باش دروستکەی بەڕاستی گۆڕانکاریەکی جوان لە تراکتۆرەکان بکەێر چەند ئێستا بۆ نمونە کە سێریەم سەرنجێم تراکتۆرە سوور و زەردە دێ شتێکی تازە و لۆک کراوەتەوە جوانە بە بۆیاخێکی تازەوە بەڵام ئەو کاتە ڕەنگە شتەکانی کوالیتی بەرزتر من ئەگەر ئیمکانات هەبێت دەتوانی کارگەکەت فراوانتر بکەیت بەڵێ چونکە ئێستا لە ڕاستیە ئێمە بۆ بیرۆکە دانەماوین پەکمان لەبەر هیچ بیرۆکەی نەکەوتەوە بەس تەنها پەکمان لەبەر نەبوونی زەوی و نەبوونی کولفا هەرچەند ئەو کەسانی کە ئەو بڕوانامەی منیان هەیە مەفروزە حکوومەتی عێراق هەموو هاوکاریان بکە بەڵام بەهۆی قەیرانی دارانی و قەیرانی داراییەوە ئەو هاوکاریانەی کە اختراعی بەرایان هەیە وەساغا کاوسمان تەمان ئێستا تراکتۆری پێشکەوتوو هاتووە کە بە تایبەتی تراکتۆر و دەڕاستە و ئەمانە کە دەبینین هێندە پێشکەوتون بە تایبەتی بۆ من دەڕاستەکان سێرەکەی بە تەبریدەوە کابرا زۆر بە بێخەمی دەسەعات ئیشی خۆی دەکا باشە بەڵام لە ڕابردوودا دەبوو جامەدانێکی پێچەبایوانێت چەتفۆ حەگاڵی بکردایە ئێس ئایا تراکتۆرەکان ئێوەتوان ئەو مۆسیان زیادکەن کە کابینەی بۆ دروستکەن کە سەقفێکی هەبێ تەبریدی هەبێ ینی ئەگەر ئیمکاناتەکەتان هەبێ زەویتان بۆ دابین بکرێ حکوومەت هاوکارتان بێ بەگشتی ئەتوانێت تراکتۆر بۆ شێوازە پێش بخەن کە ئیدی ئەمە پێویستمان بە فۆرگاسنەکانی ئێران و تراکتۆرەکانی دیکەی دەرەوەی وڵات نەبێت بەڵێ بە دنیای و ئێمە ئەتوانین ئەوە کارێکی زۆر ئاسانە بۆ ئێمە و ئێمە بیرۆکەی ئێمە ئەوەیە ئەگەر هەموو جوتیارێک خۆی خاوەنی تراکتۆرێکی خۆی بێت دەبڵ ئەکسل بە مواصفاتە یعنی لەوانەیە پێویستی بە تەبریدیش نەبێ بۆ نمونە کاری خەڵک ناکە هەتاوەکومان دوو بێ لە ئیکارەکەیە 4 ڕۆژوتی خۆی هەیە 4 ڕۆژار تەحملەکە بەڵام ئێستا بۆ تراکتۆرەکان سیرەکەی تەبریدیان پێویستە شتیان پێویستە تراکتۆرەکان کاری خەڵکەکەن شۆفێرەکان کاری خەڵکەکەن هەموو جوتیارەکانمان تراکتۆریان نییە ئەوانەی کە دێنە ئێرە تراکتۆرەکانیانە گۆڕن جوتیاری کوێن
شارە زورن دەرەوەی شارە زورن پارێزگاکانی عراق خەڵک دێت بەگشتی دەرەوەی شارە زۆرە کوێ بۆ نمونە وەڵی حلەیە ئەوە مەسەلەن دیالەیە ئەوە شارەکانی تری عێراقە دهۆکە زاخۆیە و کفریە دەوروبەری کفریە ئەو شوێنانن پێێنە لە پارێزیەکانی عراقەوە تراکتۆرێکی عنتەر دێنن لێرە تازەیەکەنەوە لە شارە زۆر ئەرە وڵا سوێنی خواردی میلیۆنێک و 600,000 بەس بە کرێنەکەیەوە کە هێناوێتی ئەوی باتۆ چەند تراکتۆرت چاکردەوە لەکەیەوە خەریکی ئەمەیت ئێمە لە مانگی حوتەوە تقریبان لە دوای کەرەنتینەکەوتی دەست بەکار بووی واتە حوت هەشت نۆ دە 11 مانگە بەڵێ نزیکەی 50 بۆ 6 تراکتۆرێکمان کردووە بە دەبڵاکسل و نوێکردنەوەیشی تایە باشە چەندی تر ئەگەری هەیە خەریک بێت چکە ڕەنگە ئەمە لەم وەرزەیە فراوانتر بێوانە بەڵێ خەڵک سەرەی نووسیوە چۆنە ئەرە وڵا خەڵکێکی زۆر سەرەی نووسیوە و هۆسەیەکی زۆر لەسەر کارمەندەکانمان هەیە بەڵام پشتیوان بەخوا پشتیوان بێ ئەو گرفتی شوێن بچووکی و کەم کارمەندیە حەلەکەین و ئەم خزمەتە ئەبێ ئیشەڵا بیگەنین بە تەواوی جوتیارەکانی عێراق چەند کەس سەرەی نووسیوە باس لەوەکرد کە بەڵەس خەڵک سەرەی نووسیوە وڵی بە بەردەوامی 50 بۆ 6 لەسەرایە 50 بۆ 6 هەفتا جاری وایە ئەیەنینە خوار بەرزە بێتەوە ڕۆژدارێت تراکتۆرێک چاکەکەن و دەستکاریکردن تەسلیمی خاوەنەکە یەکەنەوە بەڵێ بە ڕۆژێک دەستکاریەکرێ هەموو تراکتۆرێت 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژی پێچی ئەکرێ لەسەر تراکتۆرێکا پێم بڵێ و گۆڕانکاریانە چین کە ئەیکەن ئەو وەکو ئەرزم کردی لەسەر تراکتۆر زەردەکە بەڵێ ئێستامانە ئیشی تیاکەن بڵێ ئێمە بۆ نمونە ئەم بیچمە کۆن بووە بیچمێکی تازەی بۆ بەسین بەم شێوازە بۆ یاخی ئەەکەین و تەواوی ئەم بیچمە تازە کە ئەم بەدەنە تازەیەکە بۆیێنن هەنەکەی خۆیەتی دەستکاریتان کردووە یا تازەیە بۆی دانێنەوە بڵێ ئەمە تازەیە لۆکە بۆی دانین بەڵام لەسەر دیزایانی خۆیەتی و نەگۆڕانی ئەم دیزاینەیش بۆ ئەوەیە کە ئەم تراکتۆرە بەم شێوە ناسراوە شێوەی ئەنتەر بەڵێ بەم شێوە ناسراوە لۆگوی ئەنتەرتان هەیە بە تازەی لێ بەنوێسە مۆڵەتەکەی هی تۆیە بەڵێ ئێمە بە ناوی هۆزەوە مۆڵەتی ئەم تراکتۆرەمان وەرگرتو ئەم تراکتۆرەی تر ناوی ئەنرێ لە دوای ئەوەی کە هاتە ئێرە و دەرچوو هۆزە پێشتر ئەنتەرە بەس ئێستا ئەبێ هۆز و لۆگۆی هۆزی پێوە بێ ئەینا لۆگوی هۆستان هەیە بەڵێ کێ دروستی دەکا بۆتان خۆمان دروستی دەکەین هەر لێرە نایکەین لە سلێمانیەکەین زۆر باشە کاتەمە پلێتەکەی دەستکاری چیتر ئەەکەن بڵێ لێرە ئەم سابەکسلە بە کاملیە گۆڕین و فڕێین ئەم سابەکسلەی بۆ بەسین ئەم سابەکسلە ئەمە دیارە ئەمە ئەڵمانیە ئەشیەکانی لەکوێ بۆێنن و هیچ چە تراکتۆرێکی ترەی خەنە سەرەوە ئەمە لە ئەسڵاهی ئیڤایە ئەمە لە ئەسڵاهی ئیڤایە و ئێمە لە بازاڕەکانە هەیە ئێستا لە ناو کۆنەکان هەیە ئیکڕینەوە و هەڵێوەشێنین و ئەو ئاسنانێ و بەڵبنانەی تووشی داخوران یا کێشە هەر شتێک بوو بێ ئەوە بەدلەکەین ئەمیش نوێەکەینەوە و داینین لەسەر تراکتۆرەکە و هەرچەند ئەگەر ئەم بە کۆنی ببەسین کوالێتی لە هەموو ئەکسلەکان بەرزترە ئەگەر بەو کۆنیش بیبەستین چونکە ئەمە کاتی خۆی کە ئەڵمانیا بۆ عێراق دروستی کردووە بۆ جێشی عێراقی دروستی کردووە کولفەیەکی زۆر لەسەر عێراق کەوتووە بۆ ئەم ئەکسلە ئەتە ئەشیاتان وەکو پێویست لە بەردەستا هەیە ئێستا تۆ 50 تراکتۆرت چاک کردووە و 50 تریش لەسەرن و ڕەنگە زیاتریش بێ پێویستان لە بەردەستا هەیە بڵێ چونکە ئێمە ئەشیاکان چییە ئێمە ئەتوانین مقابل وەرگین بەدیل وەرەگرین چۆنیانی بۆ نمونە ئەگەر ئەمەش نەبێ باش هەرچێکی کەم بۆیە من هەری بەستم دەبڵەکسلی هەرچی هەرچی ئەو دەبڵگێڕە چۆنت بوێ چیش حەجمێک و چی ڕقەمێک و چی شێوازێکت بوێ بۆ بە دەبڵ ئەکسلکردن ئێمە ئەتوانین ئەو شێوازە دروستەکەین کەواتە ئێمە فەکمان لەسەر ئەوە ناکەوێت چونکە ئەتوانین گۆڕانکاری بکەین لەم ئەکسلا بەڵێ و بەنسبەت ئەو گۆڕانکاریانی تر بڵێ ئەم تراکتۆرە مەسەلەن جاران لە شقامە گشتیەکانە 25 کیلۆمتر لە سعاتێکە ئەڕۆی سرعتیشی پێیا کردو ئێستا 50 کیلۆمتر لە سعاتێکە ئەڕۆی عین دوو هێندە باشە و هێزی حیسانیەکەیشی لە هەفتاوە کردومانە بە 100 هێزی حیسانیەکەشی بەرز بووەتەوە بۆ کێڵان و بە پێچەوانەوە سەرفی گازەکەی ئێستا کەمترە تاک ئەوسا سەرفی گازیشی کەم بووەتەوە ئێستا سەرفی گاز کەم بووەتەوە و هێز و ڕۆشتن زیادی کردووە و تقریبا توانی ومانە پەمپی شەر بکەین بە کاربایی و چواردە گۆڕانکاریم لەوەی
کە پێویست بۆ تا چواردە گۆڕانکاری توانیوە تیا واتە لە ئەنتەرەکانی پێشوو ئێستا تۆ ئەم ئەنتەرەت ئەم هۆزە تازە چواردە گۆڕانکاری تیا بەڵێ چواردە گۆڕانکاری تیا کراوە چەند مۆدلی ئەنتەرمانەیە ئەوەی کە هەر ئەڵێن ئەنتەر هەفتاوێکەکە زۆرتر لەسەر زمانە هەفتاویەکەکە دەلالێتە لەسەر قوە حیسانیەکەیەتی هەفتاویەک واتە هەفتاویەک قوی هێزی هەفتاویەک حیسانە ئەنتەر هەشتامان هەیە واتە هەشتا حیسانە جۆرێکی ترمان هەیە پێوترێن ئەنتەر هەشتا 121 ئەوە 121 حیسانە جۆرێکی ترمان هەیە ئەنتەر پێ ئەوترێ هەفتا حیسانە بەڵام مۆڵەتەکەی من بۆ هەموو قۆتەکانی ئەنتەرە زۆر باشە کاتەکە عوسمان چین سەرێکی کارەکەتەنی بەس بزانم تێچووی هەر تراکتۆرێک بۆ خاوەن تراکتۆرەکە چەندە ئەی هێنێت بە کاملی ئەیباتەوە لەو چواردە گۆڕانکاری کە تایەکە چەند تێچووی ئەکەوێتە سەرشانی خاوەن تراکتۆرەکە لێرە کابرا بە ویستی خۆیەتی بۆ نمونە ئەو زۆر زەروری دەبڵەکسلەکەیە باقی منەکانیشت ئەو زەرور نییە بەڵام زۆر پێویستی بە دەبڵەکسلەکەیە دەبڵەکسلەکە بڕی 32 گەڵای تێچێ جۆرێکیان هەیە کەیکا بەس تەنها دەبڵەکسلە بەس ئەو جۆرە سەریعیان کە سەری ئەڕوا لەسەر شقامە گشتەکان و گەڕێکی زیادەی هەیە و گۆڕنکارێکی زۆر بەسەر تراکتۆرەکایانێ ئەوە 36 بۆ 37 گەڵای تێچێ ئەوە کرا بە دەبڵەکسل لە دوای ئەوە بەویستی خۆیەتی ئەوێ چەمەنە قیلۆکی ببەسین بۆیە بەسین ئەوێ هەر مواسەفاتێک هەتا بە کۆنتترۆل ئیشکردن هەتا کۆمەڵێ ئەوەی بەخیاری مواسەفاتەکان نرخەکە بەرزەبێتەوە بەپی مواسەفاتەکان نرخەکە بەرزەبێتەوە ئەوش بۆی ئەوەمان کردووە بۆی ئەگەر کابرات تەنها ئەکسلەکە بکە بە هەر ئەکسلەکە بکە دوجار دوای ئەم گۆڕانکاریانە ئایا تراکتۆرێکی ئەنتەرم هەبێ و بێم لای تۆ بەم مواسەفاتانە چاکی کەم باشترە یانەوەیە کە بڕۆم فۆرگاسنێک جیاوانەی کە لە ئێرانەوە دێن دانیەک لەوانە بکڕم کە ڕەنگە 2 دەفتەر و 3 دەفتەر و 4 دەفتەریشی پێ بدرێت کامیان لە ڕووی تێچووەوە کەمتری تێچێەوە جوتیار ئیشوکارەکەی خۆشی تێپەڕێنێ وەڵی بەڕای من جیاوازیەکەیان یعنی شایانی بەراورد نییە بۆ نمونە ئێمە ئەگەر با بڵێن یەکێک لەو تراکتۆرانە بێنین بەس تەنها سەیری کوالێتیەکەی بکەین بەس تەنها سەیری کوالێتی ئەم و کوالێتەکەی ئەو بکەین تقریباً زۆر کوالێتی ئەو نزمە ئەو نەنزمە ئەو نەنزمە بڕوا ناکەم کەسێکە گە شارەزایی هەبێ لە میکانیک بتوانێت هەر نزیکی بێتەوە ئەو کوالێتی ئەو نزمە بەڵام لە هەمان کاتیشە سعری ئەو تقریباً ئەو نەونیوەکی ئەمەکەوێت ئەو نەونیوەکی ئەمەکەوێت و هەموو دیارە عەتڵاتی زۆرە و سەرڕایەوەی کە عەتڵاتیشی زۆرە فیتەریشی کەمە ئەو بەڵێ بەس ئەم پێچەوانەیە وەکو عەتڵاتی کەمە فیتەری زۆرە چونکە ئەمە لە ساڵی هەفتاکان و لە وڵاتە هەیە و چەندەها کەسی خۆمان بووە هەر کورد بووە لە شەریکە ئەسکەندەریە لەسەر ئەمانە کاری کردووە و ئەو زانستە بە تەواوی لە عێراقا بڵاوی کردووە شارەزای لەسەر ئەم تراکتۆر زۆر باشە کاوستم بە ستەرێکی ناوکارێکەشت بیت زۆر باشە کە عوسمان ئەمە ناو ئێستا کارگەکەتە بانیە لەم کارگە بچووکە مامێرانە ئیشی چیت بووەکەن ئەو هەموو ئیشت بووەکەن کە تۆ ئێستا ناومە ناوەتە کارگە و گۆڕانکاریەکی باش لە تراکتۆرا بکەین بەڵێ الحەمدولillah کارەکانمان بۆکەن بەڵێ کارەکان قورسەکەوێت لەسەر کارمەندەکان بەهۆی مەسەلەن نەبوونی ئامێری سەردەمیانە و زۆر پێویست و زۆر گرانبەها بەڵام هەر چۆن هەیە ئێمە کارەکانی خۆمانی پێەکەین چی و چینە مامێرانە تێچوویان چەنە پێویستان بە ئامێری باشتر لەمە هەیە بەڵێ بەڵێ ئەرەوەڵا پێویستمان بە ئامێری زۆر باشتر هەیە و ئامێری زۆر پێشکەوتوتر هەیە بەڵام ئێمە بەمانە کارەکانمان بڕێەکەین ئەمە جیازی تۆڕنەیە ئەمە لێگرتنی ئاسن و ڕێکخستنی ئاسن و ئەو شتانی پێکرێ و ئەوەش هەر تۆڕنێکی ترمان هەیە باشە ئەمە مارکەکەی پێوترێ مؤسسەی سینی و ئەوە پێوترێ هەنگاری تۆڕنێکی هەنگاریە و هەر یەکە و ئیشەکەکەن و مەکینەی لەحیم و پرێسە و شاری شریتیە و ئەو پێداویستیانەمان واتە شتێکی ئەو توی گرنگیش نییە بڵێ کە دەست نەکەوێت
نەوەڵا شتێکی ئەوەیان نییە کە دەست نەکەوێت زۆرن. زۆر باشە من دەمێ بزانم لێرەوە پەیامت بۆ لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت هێرێمی کوردستان چیە لەوەی کە ئەگەر هاوکاری تۆ بکەن تۆ بتوانی ئەم کارگە بچووکە لەژێر ماڵەکەی خۆتە فراوانی بکەیت بیتوانی بیکەیتە پرۆژەیەکی گەورەی پیشە سازی. وڵی یەکەم پێم ئەوەیە بە تایبەتی بۆ حکوومەتی هەرێم حەز ئەەکەم کارێکی وەها بکەن کە گەنجەکانمان دیارە وڵات دەکەوێتە دەستی گەنجەکانی داهاتوو گەنجەکان ناومێد نەبن لەو کاری کە ئەیکەن گەنجەکان بە ئومێدەوە کار بکەن و ئەگەر بۆ نمونە ئێمە 100 کەس بتوانێ کارگەدانێ هەرێکی 100 کەسیش پاتە سەرکار ئەکا 1000 کەس و ئەو 1000 کەسە پێ بگەین لە ماوەی 5 ساڵ 6 ساڵێکە ئەکا چەند هەزارێک واتە ڕێژەی بێکاری تەواو کەمەکاو ئەبێ بەو شێوازە ئێمە دەست پێ بکەین لە سفرەوە دەست پێ بکەین کەمادام ئێستا ڕێژەکەمان لە سفرایە و لە یەکایە ئەبێ زۆر زوو هەوڵی بۆ بین کە ئەو گەنجانە پێ بگەێنین و دیارە ئێستا لە وڵاتانە یعنی پێشبڕکەی مڵکێتی سەناعی و مارکەیە. تۆ هیچ پرۆژەیەک تەقدیم کردووە بۆ حکوومەت هێرێم بۆی کە هاوکارت بن؟ بەڕاستی نەوەڵا هیچ پرۆژێکم بۆ نەکردووە. بۆ نەتکردووە؟ وەڵاهی پێم وان نەبووە کە نەمبینیوە هاوکاری کەسانی پێش من بکەن و ئەو پێشم وان نەبووە کە هاوکاری من بکەن و ئیتر خۆشم عەزێت نەیەوە. ناچەوێسە لە دوای ئەمەوە پرۆژە تەقدیم بکەیت؟ لەوە ناچێنەوەڵا. زۆر باش کاسمان زۆر سپاس دەکەین سەرکەوتوبی بۆ هیوایەکی ئینشاڵڵا کارگەکەت لەمە فراوانتر بێ و بتوانی خزمەتێکی باش بەکردی کشتتوکڵ لە هەرێمی کوردستان و لە عێراقی شات. یاخوا بەخێر بێن سەر چاوم دووبارە هیوای سەرکەوتنتان بۆ خۆزم یاخوا سەرکەوت. زۆر سپاس. ئازیزان و خۆشەویستان دیارەمە بینیمان توانا و بەرهەم و دەستڕەنگینی یەکێکە لە بەهرەدارانی هەرێمی کوردستان کە لە گۆشەیەکێک ئاماژەم پێکردم شارە زورەوە ئێستا توانیوێتی داهێنانەکان و مڵکێتەکانی تەنانەت بگوازێتەوە بۆ هەموو پارێزگاکانی عێراق. زۆر سپاس کە لەم تەوەرەی پەیامی ڕۆژیشدا بینەرما بوون. دووبارە سڵاتان لێبێ ئایزان کاک جەلال دەست خۆش بابەتێکی جوان بوو. بەڵای ئایزان بۆ وەرگرتنی زانیاری لە بەشێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و وەروەها دەستپێکردنەوەی ناڕەزایەکان لە بەشێکی زۆر لە شارەکان لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک زانیاریتان بۆ دەگوازینەوە. سەرەتاش دەچینە لای هاوکارمان چیانووری لە شاری کەرکووک لەوێ گردبوونەوەیەک هەیە با بزانین چیا ئەو زانیارانە لای چێت. بەڵێ دیارە چیا لەگەڵمان لە بینەرانی کەناڵی پەیام چیا ئامادەیە کە دیارە خۆپشاندانێک لە کەرکووکە بەڕێوە دەچێت و وێنانەی کە ئەگەنە لای ئێمە دیارەم خۆپشاندانانە لەسەر جارێکی دیکە گواستنەوەی ڕاژەی مامۆستایانە بۆ سەر بەغداوە مامۆستایانن دیارە جارێکتر لێ ناڕزایەتیەکانیان دەست پێ کردوێتەوە. جیاواز لە کەرکووک زانیاریمان لە هەولێر هەیە لە دەربەندی خان و لە سلێمانیش دەچمە هەولێر لە ئێستادا ئیدریس سڵاوی خوا لێبێت زانیاریەکانی هەولێر چین یا گرنگترینە و زانیارانەی کە ئێستا لە هەولێر هەن چین؟ بەڵێ دیارە گرنگترین زانیاریەکانی هەولێر ئیدریس کە ئەوەی کە تا ئێستا بڵاو بۆتەوە شەوی ڕابردوو تەقە لە ئۆتۆمبیلێک کراوەوە دوو کەس گیانیان لە دەستداوە بۆی تەقەکان ئایا زانیاری تازەچی هەیە و جیاواز لەمە زانیاری تازەکان لەسەر پەرلەمان لەسەر بابەتەکانی دیکەەوە باز لەوە دەکرێت کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان ئەنجام نادرێت و ئایا هەڵوێستی پەرلەمانتارەکانی دیکە چین بەگشتی و زانیارانی کە لاولێر هەن ئەگەر بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە.
دیارە جەلال بە خریاوەرمان نییە ئەمڕۆ دەچینە لای هەر پامێرێک دەوەسێ بە دیارمانەوە دەچینە لای لەوێت نامێنێت ئەوش بەشێکە لەو گرفتانەی کە نەمیدیانەوە بەتەکیت بابزانین کەیت لەگەڵمانە چونکە دیارەوە کاماژەمان پێکرد دەربەنی خان ناڕزایی خۆپشاندان دەستی پێکردووەتەوە لە هەسلێمانی مامۆستایانی ناڕازی خۆپشاندانیان دەست پێ کردووە و لە کەرکووک مامۆستایانی کورد بە تایبەتی بۆ لەسەر گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر بەغدا و دیارە لە ئێستادا کە خوێندنی کوردی لە کەرکووکیش دەستی پێ کردوێتەوە ئەوانیش ناڕزاییان ئەنجامداوە کۆنگرێکی ڕۆژنەمەوانی هەیە کە لەگەڵ ئامادەبوونی هاوکارمان چیا ئەویش دەگوازینەوە یەکێک لەو زانیاریان دیکە لە هەولێر هەیە دیارە شەوی ڕابردووە کاماژەم پێکرد چەقە لە ئۆتۆمبیلێک کراوە دوو کەس لە ئۆتۆمبیلێک داگیانیان لەدەستداوە تا ئێستاش پێم وانییە کە بۆ کوژ یاخۆت تەقیکەرەکان دەستگیر نەکراون کامەوە حاڵەتان مەترسی دارانن کە ئێستا لە هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە ڕۆژێک هەندێک خۆیان بە ناوی چەکدار و بە خەڵکی دیکەوەکەن بە ناو دووکانە و خەڵفەلاقە دەکەن و تێهەڵدان دەبێ لایەکی دیکەوە تەقەکردن کە ئێستا تەقەی ڕاستەشەوە کراوە بەسەر بیەمێک بەڵام بینیمان لەسەر زۆر جار فولایتێکیش تەنانەت بۆ نمونە خەڵک کوژراوە بۆ ئێمە موسیبەتانن کە لە هەرێمی کوردستاندا هێناراوە. ئەم جارەت با بچینە سلێمانی لای هاوکارمان ڕامیارە گەرەویش نەڕوات. ڕامیار سڵاوت لێبێ و زانیارەکانی گرتبوونەوەکانی و ناڕەزایەتەکان لە پارێزگای سلێمانی چ زانیارێکت لایە؟ ڕامیار سڵاوت لێبێ ئەگەر گوێت لێمانە زانیاریەکان لای تۆچی هەیە لە پارێزگای سلێمانی گرتبوونەوەکان وەروە ناڕەزایی هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایان ئەگەر لەسەر ئەو بابەتانە زانیاریەکانمان بگوازیتەوە. بینەرانی کەوارەکانی ڕاگەاندن ئێستا تۆ بە چش حەجێ داوای مافی خۆتەکەی کە داوای مافی خۆتەکەی وەرەشە بەڵێ سڵاوی خواتان لێبێت شوان دیارە وەکو مامۆستایان دوێنە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕانگەیان کە ئەمڕۆ خۆپشاندان ئەنجامەدەن دیارە لە ئێستادا لە کاتژمێر دەیسەر لە بەیانیەوە هاتوونەتە بەردەم باخی گشتی و خۆپشاندان و گرتبوونەوەی ناڕەزاییان دەست پێ کردووە بە ئامانجی داواکردنی مافەکانیان وەکو دوێنە لە بەیاننامەکەیان ڕایانگەیان ئەوان داواکارن کە داواکارن هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان داواکاریەکانیان جێبەجێ بکات کە پێدانی موچەیە دیارە لە ئێستادا ئەوان بەڕێکەوتون دەیانەوێت شەقامی سەرەکی بەردەم هۆتێل پالاس بگرن و دەیانەوێت لێرە شەقامەکە بە تاواتی دابخەن داوایان لە هێزانامنیەکان کردووە کە هاوکاریان بکەن بۆی کە شەقامەکە دابخەن ئێستا شەقامەکەیان داخستووەوە کۆمەڵێک وتاریان هەیە و دەیانەوێت بەڕێ پێوان بەڕێکەوەن دیارە شەقامە سەرەکیە ئێستا داخراوە من دەوێت بچمە لای بەشێک لە مامۆستایان بزانین کە بۆچوونیان چییە قسەیان چییە لەسەر ئەو گربوونەی کە ئەنجامیان داوە و داواکردنی مافەکانی وەکو دوێنێ ئاماژەیان پێکرد ماوەیەکی زۆرە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەهانەی قەیرانی داراییەوە ینی موچەی مامۆستایانی فەرمانبەرانی داوە وەکو ئاماژەیان پێکرد لە ماوەی 1 ساڵدا تەنها موچەی 4 مانگیان وەرگرتووە بۆیە ئەمە نیگەرانی لای مامۆستایان فەرمانبەران لێکەوتێتەوە ینی شوان جگە لە مامۆستایان فەرمانبەران ئێرە خەڵکانی تر لە چین و توێژەکانی تریش لە خۆپشاندانەکەدا بەشدارن ئەوانەی کە موچەخۆرن لە هەر سلکێک دابن هاتوونەتە ئێرە داوای مافەکانیانەکەن و کۆمەڵێک وتافیشیان پێیە ئەگەر یارمەتیمان بن دەمەوێت بۆچوونی بەشێک لە مامۆستایان بگوازمەوە بزانی قسەیان چیەوە ئەو خۆپشاندانەی کە ئەنجامیان داوە تەنها بۆ ئەمڕۆیە یاخۆت ڕۆژەکانی تریش بەردەوامی پێدەن و دێنەوە سەر شەقام چونکە ماوەیەکی زۆر بوو مامۆستایان ناتونە سەر شەقام و داوای مافەکانیان بکەن بەڵێ کۆمەڵێ وتافیان هەیە شۆرە مافەکە گرافیانی ڕۆژخەیەمان پێ بڵێ تاقی من مامۆستا نەسمەدین سڵاو لێبێ مامۆستا
بەرنامەکان چییە بۆ ئەمڕاتانەوە چی بکەن؟ بەرنامەمان ئێستا بەشی کارگەڕی دانیشتوین بەشی کارگەڕی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی برارێکمان داوە بەڵام پاش ماوەیەکی تر بڕیارە دێنمانەوەمان لێرەیە زۆڵەمان چونکە ئێستا تا ئێستا لە ساسە بڕیاری زۆرە نەدراوە بەڵام داواکەم لە هەموو ئەو نیشتیمانیانی خۆشەویست زەبینەرانی خۆشەویست لە کوردستانیانەوەی کە لە کوردستان هاژی ئەگەر نایەوێت تا سەر لەژێر دەسەڵاتی حکم و تاغوتی دوو بنەماڵەیە بێ مەسرور بەرزانی و بنەماڵەی مەسرور بەرزانی و نێچیر و سیروان بەرزانی و قوبا تاڵەبانی و ئەمانەی یاری بەسەر نووسیان بکەن بێنی ئێستا ڕۆژی ئەوەیە کە داوای مافەکەی خۆ بکەن شەقام چونکە داوای مافی خۆت ناکەی تۆی بەڕێز داوای مافی خۆت ناکەی بۆت نییە بڵێ با بگۆڕدرێ داوای مافی خۆت ناکەی مەڵێ نابێ یەکێتی و پارتی و حیزبەکانی تر حکومکە چونکە تۆیەتەوێ یەکێتی پارتی حکومکە تۆیەتەوێ مەسرور بەرزانی و نارین و نازانم چێ و ئیدریس و مدریس و ئەمانە یاری بە چارەنووسی تۆ بکەن ئێوە ئەم دووسێ بنەمە ئەو دوو بنەماڵەیەتان لێ کردووە بەڕاستی مای شەرمەزاریە 5 ملیۆن کەس بەدەست 40 کەسەوە گیرۆیە بخوا 40 کەس و کۆمەڵی خایەماڵ و ماساوچی و لەگلەگی و نیشتیمان بڕۆش و دزی تر کە لەگەڵیان نایە دەست خۆش بێ مامۆستا دایر بەردەوام بە شعرەکانت ینی جۆش و خرۆشەکەی تەنێ خۆپشاندانەکانەوە بۆ ئەمڕۆ چی دامادە کردووە شتێکی بۆ ئەمڕۆ شتێکتان بۆ خوێنمەوە ئێستا مامۆستا تایرێکێکە لەو مامۆستانەی کە بەردەوام لە خۆپشاندانەکان شعری پێەیە لەسەر مەسلەی حکومڕانی و هەروەها دەسەڵات دیارە ئەو شعرانەی کە خۆی ئامادەیەکە شوان بەردەوام خۆی دەڵە شەو نخوونی بە دیارەوە دەکات بۆەوەی کە ئەو شعر ئامادەکەوە لە خۆپشاندان و گربوونەکان بیخوێنێتەوە مامۆستا ئەمە ئەم شعرە تازەیە وانە ڕاوەستێ لە وەرزینتر دیارە ئێستا وتافەکان دەستیان پێ کۆچکردنی گەنجولاوان بۆ هەندەران لە کوردستان کۆچکردنی گەنجولاوان بۆ هەندەران ئەبێتە شۆڵکردن و کاولکردنی کوردستان میلەتم فریا خۆتکەوە کۆچ ئەکەن بۆ هەندەران چی گەنجولاوە میلەتم بێزارن ئەم گەنجولاوە ڕەخساندنی کار قوڕی پێدراوە زۆربەیان دەرچووی زانکۆ و پەیمانگەکانە سوودی نەماوە بڕوانامە لەم کوردستانە چونکە کارکردن چونکە ڕەخساندن بۆ نەزانانە بۆ کوڕی بەرپرس و سەرکردانە میلەتم گەنجولاوی ئەم کوردستانە بڕی پشتی میلەتمانە سەرمایەی ئابووری لەم کوردستانە باوەڕکەن میلەتم گەنجولاوانە میلەتم بێ گەنجولاو ئەم کوردستانە وێرانە خێر و بێری بۆ خاکفرۆشان و بۆ دوژمنانە شەپۆلی کۆچکردنی گەنجولاوان ئەبێتە قات و قڕی لە کوردستان میلەتم زۆربەی لەم لاو گەنجە خنکان لە دەریای ناوەڕاست و ئیجا ئەبنە خۆراکی قرش و نەحەنگەکانە دایک و باوکیان چاوەڕوانیانە ناگەڕێنەوە لاشەکانیان هاوار و گریانە لەم کوردستانە میلەتم قڕبەسەری هەر بۆ دایک و باوکانە میلەتم ڕاپەڕن دژی ئەمبەر پرسە دزانە دەریان کەن و ڕاویان لەم کوردستانە وێرانە خۆش بێ مامۆستا دیارە شوان بەشێکی زۆر لە مامۆستایان ینی داواکاریەکانیان ئاراستەی حکومەت دەکەن و بەشێکیشان لەگەڵ ئەوەدان کە موچەکانیان بگوازرێتەوە بۆ سەر بەغدا و لە هەمان کاتا ژمارەیەکی زۆر واژۆ کۆکراوەتەوە لە پێشووتردا و واژۆکان ئاراستەی ئەندامانی پەرلەمانی عێراق نوێنەرانی کورد لە عێراق کراون و داوا دەکەن موچەکانیان بگوازێتەوە بۆ سەر بەغدا مامۆستا سلااو لێبێ جگەل لە موچە داواکاری ترتان هەیە یان ئەمڕۆ پەیامتان چییە؟ وڵای داواکاریمان هەیە جارە زیندانەکانی دووەکمان ئازاد بکەن و هەر کەسێک داواکاریمان لە حکومەت زۆرە یعنی هەرچی مافی ئەم خەڵکی نەیدا داواکاری سەرەکیمان موچەیە ڕاستە موچەیە بەڵام داواکاری کارەبامانەیە ئاومانەیە پێداویستەکانی ڕۆژانەی خەڵکمان هەیە ئەوە چەند زستانە ئێمە نەوتمان وەرنەگرتووە یعنی هەموو داواکاری نەهەری خۆمانەیە هەموو خەڵکمانەیە داواکاری ئیتر ئەم دزی و فێڵبازی لەم خەڵکی کەن ئیتر کۆتایی پێبێ و بیوەستێنن
باشە ئێوە بە تاکەی بەنیازن بەردەوام بن لە خۆپشاندانە ئەمە تەنها بوو ئەمڕۆ یا ڕۆژەکانی تریش بەردەوام وڵای ئەوە جەماعەتی ئەنجومەن ئەزانن بڕیاردەر ئەزانێ و خەڵکەکەش ئەزانێ ئا خەڵکەکە بەردەوام دێن ئا خەڵکەکە زۆر دێن ئیتر ئێمە بەپی خەڵکەکە ئینشاءڵڵا بەردەوامە بین ئەگەر بەردەوام بن ئەوانێ مەش بەردەوامە بین بەڵێ دەست خۆش بێت بەڵە شوانەوەی کە بینیتان ئەو گربوونەوە خۆپشاندان و ناڕزایی مامۆستایان بوو کە لە ئێستا لە بەردەم باخی گشتی سلێمانی دەستیان پێ کردووەوە داوا لە سەرجەم چینی توێژەکان دەکەن بێنە نێو خۆپشاندانەکانەوە بۆ داواکردنی مافەکانیان بۆی کە فشار بکەنە سەر حکوومەت کە داواکاریەکانیان جێبەجێ بکات. نێرمان ڕامیا ڕۆسمان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ ڕووماڵی کە بۆ ئێمە بۆ بینەران ئەنجامەدا. بەڵایتان دەچینە لای هاوکارانمان لە هەولێرەوە هاوکارمان عیمران ئەمیر میوانێکی دەبێت لەسەر تەوەرێک کەوا قسەمان بۆ دەکات دەچینە لای هاوکارمان. بەڵێ کاک دانیار کاک جەلال سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵی جارێکی تر لە شاری هەولێر هاتینەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. بەگومان ئێستا دەسەڵاتی چارەم زۆر فراوان بووە و بەشێکیان بە دەسەڵاتی یەکەم ناوی دەبن ئەویش کە ڕاگەیاندنە دەبینین کاریگەریەکانی ئەوەندە زۆر بووە لەسەر کۆمەلگا دەتوانێت تەنها بە یەک راپۆرت و بە چەند ڤیتیەک خەڵک بژێنێتە سەر شەقامەوەی کە تازە بینیتان و دەتوانێت بە تەواوەتی کۆمەلگا بگۆڕێ هەروەکەوەی کە ئێستا دەیبینن چەند گەنجێک بێکەوە کۆ دەبنەوە هیچ کاتێ نابینی لە نێوان ئەو گەنجانە لە ماوەی دەدا قسەکردن چەند وشە و کەلیمەیەکی ئینگلیزی نێتە ناو قسەکانیان بێگومان ئەمانە هەمووی کاریگەری ڕاگەاندنە. ئەمڕۆ لەگەڵ مامۆستا بەشدار هاوکات مامۆسای بەشی ڕاگەاندن لە کۆلێژی ئاداب و زانکۆی سەلاحەدین و هاوکات نووسری کتێبی کۆمەڵناسی ڕاگەاندن تاوتوێەوە دەکەین بزانین کاریگەریەکانی ڕاگەاندن ئێستا لە چەو ساڵانی پێشوشتر بەرفراوانتر بووە یاخود ئێستا کە ڕاگەاندن لە چ ئاستێکدا ڕاگەاندنی کوردی مامۆستا زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانی زۆر بەخێر بیت. زۆر سپاس کامیمران سەلامەت بێ. سڵاو لە جەنابتو لە تەواوی کارمەندان و ساڵیادی دامەزرانی پەیامیش لە جەنابتو لە تەواوی کارمەندان و تەواوی بەڕێوەبەرانی کەناڵەکەتان بینەرانی شتان پیرۆز دەکەم. زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەی و ڕەخساندنی ئەم سەکۆی جوانە. زۆر سپاس بە جەناب مامۆستا لەو دوایەی کتێبێکت نووسیوە بە ناوی کۆمەڵناسی ڕاگەیان پێم بەڵام کتێبە لە پایچی نووسی ئەنی فعلەن ئێستا پێویستە کۆمەڵگە ئاگدار بێ لە بەکارهێنانی ڕاگەیاندنا و بە تایبەت خێزان لە بەکارهێنانی ئەو شاشانی کە دەیکاتەوە لە نێو ماڵیدا. سەرتاگەر باس لە ڕاگەاندن بکەین دەبێ بگەڕێنەوە سەر ئەو بابەتەی کە بەڕێزت پرسیاریەوەت کرد کۆمەڵناسی و ڕاگەاندن یاخود ڕاگەاندن و کۆمەلگا کە باس لە بابەتە دەکەین زانستێکمان هەیە باس لە لایەنی کۆمەڵایەتی دەکات یاخود کۆمەڵناسی کە لە کۆمەلگا دەکۆڵێتەوە توێژینەوەکانی لەبارەی کۆمەلگایە لەبارەی دابوو نەریت و کولتوری کۆمەلگایە و لە بەرامبەرشدا زانستێکی دیکەمان هەیە دەروون ناسی کە لە خودی تاک دەکۆڵێتەوە لە ئاراستەی تاک دەکۆڵێتەوە لە بیر و باوەڕ و ئایدۆلۆژیا و هزری تاک دەکۆڵێتەوە لە نێوانی ئەم دوو زانستە کۆمەڵناسی و دەروون ناسی تێک هەڵکێشتێک هەیە کە دەروون ناسی کۆمەڵایەتیە. دەروون ناسی کۆمەڵایەتی لە چوارچێوەی کۆمەلگا لە خودی تاک دەکۆڵێتەوە لە چوارچێوەی کۆمەلگا لە تاک دەکۆڵێتەوە لێوە وامە بەستم ئەوەی کە دەروونناسی کۆمەڵایەتی کۆمەڵێک دامەزراوی دەستنیشان کردووە کۆمەڵێک قوتابخانەی دەستنیشان کردووە کە ڕۆڵیان هەیە لەسەر کۆمەلگا کاریگەریە هەیە لەسەر کۆمەلگا لە ڕنگدانەوەی هەیە لە کۆمەلگا بۆ نمونا قوتابخانەی یەکەم و دامەزراوی یەکەم کە باز دەکە خێزانە خێزان چۆن لە ماڵەوە سەرەتای لەدایکبوونی مرۆڤێک منداڵە پەروەردەی دەکات و دابوو نەریتەکان چۆن ڕای دەهێنێت دوای ئەوەی کە خێزانوەکو قوتابخانەیە کە دامەزراوەکانی خوێندن هەر لە باخچەی ساوان و تا دەگاتە قوتابخانە بنەڕەتی با بڵێن ئامادەی زانکۆکان هەمووان دامەزراوەکانی فێرکردن دەبنە قوتابخانەیەک بۆ پێگەاندنی کۆمەڵایەت. خاڵێکی دیکە دەبێت ئەو تەواو بکەم ئاینەکان بەسەر جەم ئاینەکان ئاینە جیاوازەکان قوتابخانەیەکن بۆ پەروەردەکردنی تاکو و گەشتە پێدانی کۆمەڵایەتی ئاینەکان پێمان دەڵێن پاک و خاوێن لە ئیماندایە ڕێزگرتن فەرزە التعاون على البر تقوى هاوکاری یەکتر ئەوانە کۆمەڵێک بەهان ئاینەکان لە چوارچێوەی ئەو قوتابخانانە ڕاگەاندنەکەمە بەس ئێمەی قسەی سەر بکەین ڕاگەاندن دەروونناسی کۆمەڵایەتی ئەوەی دەستنیشان کردووە کە یەکێک لە قوتابخانانە خێزان ئاینە کە باز لەوانە دەکاتن قوتابخانەکان یەکێک لەوانە ڕاگەاندنە ڕاگەاندن کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر تاک لە ڕنگدانەوەی لەسەر کۆمەلگا لەسەر پەروەردەکردنی کۆمەلگا
لەسەر نەشونمای کۆمەلگا بە شوێش پێم بڵێ مامۆستا ڕاگەاندنی کوردی ئێستا خێزان و کۆمەلگای کوردی چۆن پەروەردە کردووە تا چەند لە ئاستێکی باشدایە کە لێرە تەسنیفی ئەو بابەتەمان کرد ڕاگەاندن ئەو ڕۆڵە گرنگی دەبینێت یەکێکە لە قوتابخانانە کەواتە هەموو ئەو پەیامانەی کە لە ڕاگەاندنەوە دەردەچێت جەنابەت لێرە کە هەر پەیامێک ئاراسە دەکەی ئاراسی تاک دەکەی کۆمەلگا دەکەی کەواتە هەموو پەیامەکانی ڕاگەاندن کە ئاراسی تاکە ئاراسی کۆمەلگایە هەڵبەتە کاردانەوەی هەیە کارلێکی هەیە کاریگەری هەیە هەموو ئەو بابەتانە کاردانەوەی لەسەر دەبێت کە باسی ڕاگەانی کوردیش دەکەی ئەگەر بە شێوەیەکی ڕێژەیی باز بکەین نەک بە شێوەیەکی گشتگیر هەڵبەتە ئێستا دەبینیم کە تێکەڵاویەک هەیە لە بواری ڕاگەاندن زۆر و بۆریەک هەیە لە بواری ڕاگەاندن بەسەر جەم ئامرازەکانی خوێنرا و بیسرا و بینرا و تەنانەت میدیای ئەلکترۆنیش کە ئێستا هەژمونێکی ئێزگار زۆری هەیە بەسەر تاک و وەرگر و جەماوەرەکەیەوە بە تایبەتی ئەگەر لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە سێری ئەو بابەتە بکەین کە باس لە ڕاگەانی کۆمەلگا دەکەی بە تایبەتی تریش بەشێک لەو کەناڵانەی کە بە ناوی کەناڵی تەرفیهی بە ناوی ئەو کەناڵانەی کە بۆ خۆشگوزەرانی بابەت و پەیامەکانیان ئاراستی تاک دەکەن بەشێکیان وەکو ئامانزێکی دیاریکراوە ئەوەی کە دیارە و کە تێبینی دەکرێت وا پێ دەچێت کە ئامانزێکی سەرەکی لە دواوە بێتن بە ئاراستەی ئەوەی کە چ دابوونەریتێکی کۆمەڵایەتی و ڕەسەنی خودی تاچی کورد هەیە بەرەو نەمانی بن بەرەو هەڵدێری بن بەرەو تەنانەت ئەو پەیامانی کە ئاراسی دەکەن بە زۆرێک لە زۆرەکان کاریگەریی نەرێنی هەیە لەسەر تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردەواری کە دەیبینین بە زۆرێک لە زۆرەکان بۆ نمونە بازارگەری و تەسویق بۆ هەندێک لە دابوونەریتی بێگانە دەکەن بە زۆرێک لە زۆرەکان تەسویقی بەناوی جیازیەتەبان بە ناوی ڕۆژێک بە ناوی کچە مۆدیلەکان ڕۆژێک بە ناوی هونەرمان ڕۆژێک بە ناوی جلوبەرجی تازە مۆدرن و هەڵبەتە هەموو ئەمانە ئەو کارێکی کە کرانەوەی کۆمەلگای کوردی بەڕووی کۆمەلگاکانی جیهان ئەو کارێکی کە هەیە هەڵبەتە کاریگەری دەبێت کاریگەری لەسەر هەزر دەبێت کاریگەری لەسەر بۆ چوون و لەسەر بیرکردنەوە و ئایدۆلۆژیا و دابوونەریتی کۆمەلگاکان دەبێت بە شێوەیەکی گشتی بۆ تەواوی کۆمەلگاکانی جیهان ڕاستە بەڵام کە ئێستا ئێمە باز لە کۆمەلگای خۆمان دەکەین کۆمەلگای کوردی دەکەین بێگومان کاریگەری هەبووە و لێکەوتی هەبووە و ڕەنگە ئەگەر بە دوواداچوونێک بکەیت بۆ ئەم بابەتە ئێوە وەکو میدیاکار بچن لە دادگاکان ئامارەکان وەرگرن ئێستای کۆمەلگای کوردی بەراورد بکەن لەگەڵ 10 ساڵی ڕابردوو لەگەڵ دەیە ڕابردوو لەگەڵ 20 ساڵی ڕابردوو هەڵبەتە لە ڕوانگەی جیازیا بۆ نمونە لە ڕوانگەی خۆشگوزەرانی خێزان لە ڕوانگەی بەختەوەری خێزان لە ڕوانگەی ئەوەی کە ئێستا وەکو دیاردێکی مەترسیدار ڕوودەدا جیابوونەوە هەڵوەشانەوەی خێزانەکان کە بازە خێزان دەکەی هەڵبەتە بچووکترین یەکەی بنەمای دروستبوونی کۆمەلگایە ئێستا هەموو ئەو بابەتانی کە ئەو کاردێکی باسمان کرد ئەو تەفاعولە کاریگەری و کاردانەوەی لەسەر دەبێت باشە مامۆستا من بە پێوەی کە بەرنامەیەکمێ لە ناو خەڵک دەسمە لای هەر پێمێردێک دەڵێ کاکە دنیا تێک چووە دنیا نەماوە دنیا گۆڕاوە ئەنی بەتایبەت پیرەکان زۆر بێزارن لەو دنیاە ئەنی پێ وایە هەموو ئەو شتانەی کە ئەوان دەگەڵێن گۆڕینی دنیا و گۆڕینی هەڵسوکەوتی کۆمەلگا هەمووی ڕاگەاندن وای لێ کردووە ڕاگەاندن بە بەرپرسیەکەم دەزانی ڕاگەاندن بەشێکی سەرەکی یاخود ئەرکێکی سەرەکی لە ئەستۆدایە ئەرکێکی سەرەکی لە ئەستۆدایە ئەوەی کە جەنابەت باز دەکەی ئەو کەسانی کە بەتەمەنن ئەوانەی کە ئەزمموونیەکی ڕابردویان هەیە ئەوانە کە لە هەزریا ماوەتەوە چۆن ژیان و گوزەران و دابوونەریت و ڕێزگرتن لە یەکتر و هامووش و پەیڕۆکردنی سیلەی ڕەحم و هەموو ئەو بابەتانی کە پەیوەست بوونە بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە ئەگە بەراوردی بکەی ئێستای خوێندەواری و ڕۆشنبیری لەگەڵ 50 ساڵی ڕابردوو ئێستا گۆڕانکاریشی ئێزگار زۆر نوعی بەسەر کۆمەلگا داهاتوێ بەڵام زۆرێک لەو بەشانێک کە پەیوەستن بەلایانی کۆمەڵایەتی ئەوسا زۆر باشتر و پتەوتر بووە بۆ نمونە لە بواری پێکەوە ژیانی پێکهاتە ئاینیەکان پێکەوە ژیانی پێکهاتە نەتەوەییەکان ئەو ڕێزگرتنی لە نێوان ئەواندا هەبووە ڕەنگە ئێستا بە زۆرێک لە زۆرەکان کابۆتەوە بۆیە کاریگەری و کردانەوەی دەبێت و لە هەمان کاتیشدا وەک ئەوەی ئاماژت پێکرد ڕاگەاندن ئەگەر بەشی سەرەکی نەبێت بەڵام
ڕۆڵێکی کاریگەری هەیەەوە ئەرکێکی سەرەکی لە ئەستۆی ڕاگەاندا دەبێت باسیۆمان کردماوەسا ڕاگەاندن مەترسی ئەگەر بێت و بە بەرفراوانی بەکاری بێنی بەتایبەتیش لە ناو خێزە خێزانێک چۆن بتوانێت منداڵەکەی بەخۆی پەروەردە بکان نهێڵە ڕاگەاندن پەروەردەی بکە ئەو میکانیزمانە چیە پێویستە بیگرێتە بەر لە ماڵەوە بۆی کە منداڵەکەی و هاوکات خێزانەکەی بە شێوەیەکی گشتی هەموو ڕاگەاندنێ پەروەردەی نەکاوە بۆ خۆ دووتەنی ڕاگەاندن کۆمەڵ ڕاگەاندن کە ئێستا هەم بە ناوی تەرفیهی و بەسەربردنی کاتێکی خۆش ئەمانە پەروەردەی نەکەم پێویستە خێزانێک چی بکات لە ماڵەوە چۆن ڕاگەاندنەکەی ڕێک بخە ئایا ڕاگەیان کۆنتترۆل دەکەڵێ خۆی ئەم بابەتانە بەشێکی پێیوەستە بە لایانی ڕاگەیان و جنابەت ئاماژت پێکرد ڕاگەیاندن کۆنتترۆل بکرێت کۆنتترۆلکردنەکەی بەشێکی پێیوەستە بەلایانی دەستگاکانی ڕاگەاندن بەشێکی دیکەی پێیوەستە بە خێزان چۆن بتوانێت منداڵەکانی ڕابهێنێت لەسەر ئەوەی ئەم پەیامەی کە لە کەناڵێکی دیاریکراوە ئاراستی دەکرێت کاردانەوە و کاریگەری و هەژبوونی لەسەر نەبێت چۆن بەرنامەی بۆ ڕێک دەخات بەرنامەی بۆ منداڵەکانی ئەو بەرنامەی ئەو کاتی کە بۆ منداڵەکان تەرخان دەکات بۆ نمونە کاتێکی دیاریکرا بۆ خوێندنی بۆ یاریکردن و ئەو کاتانێکە ئەو کەناڵانێکە سەیری دەکەن چ کەناڵێکە زۆر گرنگە خێزان چاودێری منداڵەکانی بکات کە ئاخۆ بە دیار چ کەناڵێکەوە ئارا کەناڵە تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی پەروەردەکردنی منداڵەکەی چکە گوتمان ڕاگەاندن هەموو پەیامەکانی ئاراستی تاکە ئاراستی تاک بە منداڵ بە گەورە گەنج پیر هەموو ئەمانە وەرگری جەماوەری ڕاگەاندنە کەواتە کە جەماوەری ڕاگەاندن و وەرگری پەیامی ڕاگەاندنە کاریگەری و کاردانەوەی لەسەر دەبێت بۆیە لەسەر خێزان لەسەر تاک لەسەر گەورەی هەر خێزانێک پێویستە کاتەکانی بۆ منداڵەکە ڕێ بکات و چاودێریش بکات کە بە دیار چ کەناڵێکەوە ئەمە کە پێوەستە بە خێزان ئەوەیتی کە پەیوەندی بە دەستگا ڕاگەاندنەکانەوەیە لە بواری ئەکادمی لە بواری زانستی توێرێکمان هەیە بە ناوی توێری پاسەوانی دەرگا توێری پاسەوانی دەرگا بۆ مانایە دێکە پێویستە فولتەرێک هەبێ بۆ هەر دەستگایکی ڕاگەاندن ئەوەی کە دەگوزەرێ ئەوەی کە ڕوودەدات ئەو ڕووداوانی کە هەن ئەو دراما و فیلم و ئەو بابەتانی کە بەرهەمە میدیایانەی کە لە کەش و ژینگەیەکی کۆمەلگایەکی دیکەی بێگانە بەرهەم دەهێنرێت بۆ کۆمەلگاکەی ئەو بۆ ژینگەی ئەو دروستە بەڵام ئایا پرسیار ئەوەیە ئایا ئەو بەرهەمەی کە لە کۆمەلگایەکی بیانی بەرهەم دەهێنرێت بۆ کۆمەلگایەکی من دروستە بۆ کۆمەلگایەکی من دەگونجێت جێگای خۆ دەکێتەوە بۆیە پێویستە ڕاگەاندنیش پەیڕۆی ئەم بابەتە بکات و سنوورێک بۆ ئەم بابەتانە دەستنیشان بکات لە ڕێگەی پەیڕۆکردنی توێری پاسەوانی دەرگا بە فلتەرکردنی کە دەڵێ پاسەوانی دەرگا ئەو بابەتانی کە ڕوودەدەن نەک تەنها بابەت و بەرهەمە بیانیەکان تەنانەت ئەوانەی کە لە ناو خودی کۆمەلگای خۆشمان ڕوودەدەن ڕووداوەکان کوشتنە بڕینە جیابوونەوەیە هەڕەشەی ئەوانەی کە هەڕەشن لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لەسەر ئاسایشی نیشتیمانی کە دەڵێ پاسەوانی دەرگا بە فلتەرکردنی ئەو بابەتانە لە ڕوانگەی بیر و باوەڕی ئاینی لە ڕوانگەی دابوونەریتی کۆمەڵایەتی لە ڕوانگەی ئاسایشی نیشتیمانی نەتەوەی ئەوەی کە کاریگەری و هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی تۆ بۆ سەر ئاسایشی کۆمەلگا پێویستە فلتەر بکرێن و بڵاو نەکرێن بەزمەوە سەستە بینین ینی بەشێک لەوانە لە ڕاگەاندنی کوردی بڵاو دەکرێتەوە هەرچی کوژران و کوشتن هەبێ ئەگەر لە گوندێکیش بێ ئێستا لە ڕاگەاندن دەکرێت بە ڕاپۆرتێکی زاق دەستدرێژی بۆ سەر منداڵێکی بچووک دەبێ دەبینی دی کۆمنتاری لەسەر دەکرێت شێوازەکانی ڕوودانی و کارەیە هەمووی بە سەڵت و سوڕەیانی دەچێت لەگەڵ منداڵەکە ئەو مەترسێکەیە تۆ وەکو میدیاکارێک وەکو دەستگایکی ڕاگەاندن دەتوێت پەیامەکە بگەێنێ بەڵام بە شێوازێک شێوازی داڕشتنەوەی ئەم هەواڵە شێوازی نیشاندانی ئەم هەواڵە ینی کە دەڵێ باس لەو بابەتە دەکی شێوازەکە چۆن بێ بۆ نمونە منجارێکیان نزیکی 15 ساڵ دەبێ وابزانم لەمەوبەر زیاتر یان کەمتر بە درستی بینم نەماوە بەڵام لە یەکێک لە کەناڵەکان بینیم کەسێک کە لە هەندێک کەلوپەلی شوێنەواری لە با بڵێن بەشێک لەوانی کە پێیوەستە بەلایانی کە لە پوری و شوێنەوار لە هەولێر بردبووی ویست بووی ئاوای وڵاتێکی دیکە بکات و بۆ وڵاتێکی دیکە بیبا بەڵام کە لەوێ دەستگیر کرابوو هاتبوو مەبەستم چۆنیەتی داڕشتنەوەی دەستگاکانی ڕاگەاندنە نیشاندانەوەی و کەشف دەلالی ئەم کەسە کە چۆن ئەو کەلوپەلانەی بردووە چۆن هاتۆ بردوێتی هەمووی نیشاندا بوو پرسیاریان لێ دەکرد بۆچی دەستەوانە لە دەستە کەسەکە ئاماژە بۆ دەکرد بۆ ئەوەی شوێن پەنجەم لەسەر شوێنەکان بەجینێ من ئەوە بەشێک یاخود بە شێوازێک لە شێوازەکان فێری تاک دەکات فێری ڕەفتاری
کۆمەلگا دەکات کە چۆن ویستت ئەو کەسانی کە نیازیان خراپە کردویەک ئەنجام بدەن بیرلۆژ بکەن ئەوش فێر ببن کە چۆن دەتوانانی خۆت بپارێزی ئەو دەستەوانەیە ئەو لە ڕێگەی ڕاگەن فێرکردنی ئەو بابەت لە ڕێگەی ڕاگەیاندنەوە تۆ کە دێ بۆ شێوازە نیشانی دەدەی نمایشی دەکەی فێری دەکەی و هەواڵەکە دادەڕێژیەوە تۆ فێری دەکەی ڕووداوەکە بە هەمان شێوە ڕووداوێکە تۆ فێری ئەوە دەکەی کە وای نیشان دەدەی کە کەسێک خۆی کوشتووە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە وای نیشان دەدەی کە ئەو کەسە بۆ خۆڕزگارکردن لە کێشەکان وای کردووە کە خۆی لە خۆیدا ئەمە خۆڕزگارکردن نەبووە کە تۆ بۆ شێوازە نمایشت کرد و نیشانتدا وات فێری تاکەکان و وەرگری خۆت کرد هەڵبەتە ئەوانەی ئەو وەرگرانی ئەو جەماوەی کە هۆشیارن کە ڕۆشنبیرین خاوەنی باگراوندێکی کللتوری و ڕۆشنبیری و ئەوانە کاریگەریان کەمتر لەسەر دەبێت وە کاریگەریان دەتوانن بڵێن لە سەریان دروستیش نابێت بەڵام بەشێک لەو تاکانی تۆ کاتێک کە تۆ پەیامێک ئاراستی کۆمەلگا دەکەی بۆ هەموو چین و توێژەکە بۆ کەسێکی ڕۆشنبیر بەرزە و ئاسی هۆشیاری بەرزوە تاوەکو دەگاتە کەسێک کە توانای بیرکردنەوە و لایانی هۆشیاری و ڕۆشنبیری لاوازە کەواتە ئەو پەیامێک کە تۆ ئاراستی دەکەی ڕەنگە وەکو فیشەکێک ئەو تاکان نەپێکێت بەڵام کاریگەری لەسەر ئەوی دیکە دەبێت بۆیە کاتی کە پەیامی خۆدا دەڕێژی کاتی کە ڕووداوەکان دەژێڕیەوە هەواڵەکەی پێدەگەێنی دەبێت ڕەچاوی ئەو بنەمایانە بکەیت کە کاریگەری نەرێنی لەسەر دەرونی تاکەکان دروست نکات ئەو کاریگەری دروست نکات یاخود بۆ شێوازە نیشانی نەدێکە تاوانی ڕوویداوە بەڵام ئەو تاوانە جلوبەرگێکی جوانی لەبەر بکەیت کە جوانی نیشان بدەیت بۆ شێوازە بیجێڕیتەوە و باسی بکەی و دای بڕێژیەوە نمایشی بکەیت کە ئەمە تاوانێکە ئەمە لێکەوتە خراپەکانیتی ئەمە کاریگەری نێرێنیەکانیتی ئەمە کاریگەری لەسەر خودی کەسەکە بۆ شێوازە بوو لەسەر دەوروبەر و ژینگە و کەسایەتی خێزانەکەی و کۆمەلگاشی بۆ شێوازە دەبێت بۆیە جێڕانەوەی بابەتەکان و هەواڵەکان بۆ شێوازە بێت کە کاریگەری نەرێنی لەسەر ئێمە تەسنیفێکی ڕاگەاندنی خۆمان بکەین بە ڕێژەی 100 کە ئێستا ئەمە ڕاگەاندنمان هەیە هەم لە ناو کەناڵە ناوخۆیەکان کە ڕێژەیەکی زۆر وە کەناڵە ئاسمانیەکانی ژیانی زۆرە پێم بڵێ چەندێک لەو کەناڵانە کەڵچیەوەی هەیە کە خێزان بە بەردەوامی لە دیاریدا بنیشێ ئەگەر بە بەردەوامیش نەبێ بە 160 ڕۆژانە لەسەر شاشەکانی کراوە بێ بەپی ئەو تەسنیفێکی ئێوە کردوتانەوە ئەو بەدواداچوونەیەکە ئێوە کەچکە تەنابەت لەگەڵ مامۆسای ڕاگەن هاوکات میدیاکاریش بوویت خۆی ئەو بابەتانە یاخود ئەو کەناڵانی ئەو دەستگا ڕاگەاندنانی کە جگە لە کەناڵەکان بەڵام کە باسی لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی دەکەین ئەوان ڕاستەخۆ کاریگەریان لەسەر ئەو منداڵانەش دەبێت ئەوانەی کە تەمەنیشان زۆر بچووکە ڕەنگە ڕۆژنامەیەک بۆ نخبەیەک بێت بۆ کەسێکی هۆشیار بۆ کەسێکی ڕۆشنبیر و بۆ کەسێکی خوێندەوار بێت کەسێک کە خوێندەوار بێت ئەوەندا ئەو بابەتانە ڕەنگە وەک تازە باسمان کرد ئەوەندە کاریگەری لەسەر ڕەفتار و بیرکردنەوەی دروست نەکات بەڵام کە باس لە کەناڵێک دەکەین کە باس لە تەلەڤیزیۆنێک دەکەین کاریگەری هەژمۆنی ئەوەندە زۆرە بەبێ دەرگەلێدان دەچێتە نێو هەموو ماڵێک بەبێ دەرگەلێدان دەچێتە نێو هەموو ماڵێک فلتەرکردنیشی زەحمەتە و ئەوەندە ئاسان نیە باشە مامۆستا یەک پرسیار یعنی ئێمە دەتوانین بڵێن لە دەرگای ماڵ گرنگتر کۆنتڕۆڵکردنی ڕاگەیاندن چۆن دەرگای ماڵە قایم کردو وەکی باش لۆ کڕی و ئاوا دەبێ ڕاگەیاندنەکە شت قایم بکەی و بزانی چی تێدایە ڕاگەیاندنەکان ئەوە وەکو بەشێک بێت لە وەڵامی پرسیاری پێشووشێت هەر ڕاگەیاندنێک ئاراستێکی دیاریکراوی خۆی هەیە سیاسەتێکی دیاریکراوی خۆی هەیە و بە شێوازێک لە شێوازەکان ئاراستەکردنی تاکەکان تەبان کە لەو کتێبەش ئاماژە پێکردووە ڕاگەاندن کاریگەری هەیە لەسەر خودی هەر تاکێک هەر جەماوەرێک کاریگەری هەیە لەسەر دروستکردنی وێنەی هزری تاکەکان وێنەی هزری کاتێک کە تۆ بە دیار کەناڵێکەوەی باس لە بابەتێک دەکرێت بابەتێکی نیشان دەدرێت وێنەیەکی هزری لای تۆ دروست دەبێت ئەو وێنە هزریە وردە گەشە و نشونما دەکات وای لێ دەکا ئاراستەیەک بۆ تۆ دروست بێت وەکو تاکێک ئاراستەیەک بۆ تۆ دروست بێت دوای ئەوەی کە ئاراستەیەک دروست بوو دوازار ئەو ئاراستەیە دەبێتە ڕەفتار جێبەجێ دەکەی وەکو کردار بە شێوازێکی پراکتیکی جێبەجێ دەکەی بەڵام وەکو ئەوەی کە وەڵامێک بۆ پرسیاری جەنابەت هەر کەناڵە و ئاراستە و سیاسەتیش تایبەت بەخۆی هەیە بۆ نمونە کەناڵێکی سیاسی کە پەیامێکی سیاسی پارتولایەنێکی سیاسی بەدواوەیە کەناڵێکی دیکە بە ناوی تەرفیهی ڕەنگە ئامانجێکی دیاریکراوی بەلاڕێبردننی دابوونەریت و ڕەفتار و نەریتە جوانەکانی کۆمەلگارێ بەلاڕێبردننی ئەو بابەتانە بێ ئەو ئامانجی دیاریکراوی خۆی بێ لەکوێ دەتوانانی ئەو دەرگایە بە جوانی قیم بکەی بە باشی قایم بکەی بۆ ئەوەی
هەموو ئەو بابەتانی تۆ نەتوانی بێنە ژوورەوە گوتمان خێزان بەرپرسی یەکەمە لەسەر ئەو بابەتانە بە تایبەتیش بۆ تەلەڤیزیۆنەکان کە کاریگەری لەسەر منداڵەکانیش دەبێت بۆ گەورەیەک بۆ کەسێکی گەورە بۆ کەسێک کە حەز دەکات و بیرکردنەوەی لە ئاسی جیاجەیە ڕەنگە ئەو کاردانەوەیە یاخود ئەو کاریگەریە ئەو ڕۆڵێک کە میدیا هەیەی تاسن بە شێوازێکی ڕێژەیی کەمتر لەسەر خودی ئەو کەسانە هەبێ بەڵام داخستنی دەرگاکان و قایمکردنی دەرگاکان زۆر گرنگە کە لەسەر خودی ئەو کەسانی گەورەی ماڵن ڕێگە نەدەن کە هەموو ئەو بابەتانە بێنە ژوورەوە وردە دەرگا لەسەر هەندێک ئەو بابەتانە دابخەن ئەوەی کە پێی باشە کاریگەری و باشی و لایەنێکی باشەی دەبێت لە نێو ماڵەکەی ڕێگای پێ بداتەوە فلتەری ئەو بابەتان نبکات کە دەزانێت کاردانەوەیکی خراپی دەبێت لەسەر خێزانەکان جەنابەت لەگەڵ نووسین و مامۆستای ڕاگەن هاوکات توێژەرێکی بواری ڕاگەاندنیشی پێم بڵێ ئێستا کە درامایەکی زۆر بەربڵاو و دۆبلاژەکرێتە سەر زمانی کوردی ئەوانە چ کاریگەریەکیان هەبووە لەسەر کۆمەڵگە ئایا هەموو ئەوانەی کە دۆبلاژ دەکرێت و ئێستا بە تایبەت بەرهەمە تووشیەکان کە زیاتر باز دەکرێت کڵکیەوەی هەیە خێزان بەگچکە و گەورە و هەمووی لە دیاریەوە دانیشێ هیچ گومانی تێدا نیە ئەو بەرهەمە میدیایانێک کە لە دەرەوەی کۆمەلگای تۆ بەرهەم دەهێنرێت کاریگەری نەرێنی دەبی لەسەر کۆمەلگای کوردەواری کە ئێستا ئێمە ئاماژە پێ دەکەین ڕەنگە بە شێوازێکی ڕێژەیی هەندێک لایەنی هەندێک کاریگەری ئەرێنیشی هەبێت لەسەر بیرکردنەوە چۆنیەتی گوزەراندنی ژیانیان چۆنیەتی بیرکردنەوەی ئەو کۆمەلگایە بەڵام کە بەس لە لایەنە کۆمەڵایەتیەکان دەکەین کاریگەری نەرێنیەکانی زیاتر لە لایەنی کۆمەڵایەتی ڕێک دەداتەوە کاریگەری ئەرێنیەکان ڕەنگە بۆ هەندێک بابەتی دیکەی پەیوەست بە دەروی لایەنی کۆمەڵاتی بەڵام لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە ڕاستەوخۆ کاریگەریشی نەرێنی دەبێتن ئەوەی کە دەیبینین ڕەنگە پرسیار بکەی بۆچی یان چۆن ئەو کاریگەری نەرێنیان لە ڕوانگەی جلوبەرگ ئێستا بیبینە بڕۆ بازاری شاری سلێمانی بڕۆ بازاری شاری هەولێر شاری دۆک و هەموو شارەکانی دیکە هەڵە بجە و شار و شارچەکان ئەو شێوازەی جلوبەرگ کە تۆ دەیبینی هەمووی کۆپیەکی ئەو جلوبەرگانەیە کە لە درامەکان درامای بیانیەکانە من بەسم لە ڕوانگەی ڕەفتارەوە نمونەیەکی نزیک بینەوە هاوڕێیەکم باسی لێ کە برازایەکی خۆی تەمەنی 10 ساڵ بووە لە ژوورەوە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە بە شێوازێک لە شێوازەکان پەتێکی کردبوو ملی ئەو شێوازە کۆتایی بە ژیانی خۆی هێنابوو پارچە قاغەزێکی نووسی بوو بەزی هێشت بوو گوتی کە لێمان کۆڵیەوە پارچە قاغەزە و ئەو شێوازەی بەناوانە هەمووی پەیوەندی بەلایەنی دەرونی هەیە کە پێویستە لێکۆڵنەوەی ورد بکرێت سەر دەرونی ئەو کۆمەلگایە ئەو ڕەفتارانەیە ئەو کردارانەیە ئەو کردوانەی کە ڕوو دەدەن باسی لەوەی کرد هەمان کردەوە هەمان ئەو کاتە بوو کە سەیری درامایەکی بیانی کردبوو یەکێک لە کاراکتەرەکان بۆ شێوازە کۆتایی بە ژیانی خۆی هێنابوو هەمان شێواز کاغەزێکی نووسی بوو بۆ شێوازە ئەوە نمونەیەکی بەرچاوە لەو هەولێرە کە ڕوویدا و بەدەیان نمونەی دیکە 2 ساڵ لەمەوبەر لە شوێنێک بووم ڕووداوێکی هاتچوو هەبوو بەسەر ڕووداوەکەدا چوم هەردوو لە خێزانی و باڵێن سەرنشینەکان گەورە بچووک و ئافرەتی تێدا بوو بە تەمەن یەکێک لە ئەو کەسانی کە سەرنشینی ئۆتۆمبیلەکان بوو ئاماژەی بۆ شێوازە کرد بوو نامێ دیسانەوە ئەو شێوازە بینەر فێر بکەین بەڵام یەکێک لەو شێوازانی پەیڕۆ کرد دەیگوت کۆتایی بە ژیانی خۆم دێنم و زۆر تووڕە بوو تۆزێک کاریگەری دەرونی لەسەر هەبوو باوکی کەسەکە ئاماژە بۆ کە تۆزێک لایانی دەرونی تەواو نییە بەڵام مەبەستم ئەو خاڵەیەکە ئەو شێوازی کە ئەو پەیڕەوی دەکرد لەو شوێنە دەیگوت ئێستا کۆتایی بە ژیانی خۆم دێنم ئەو شێوازی کە من نامەوێت دیسانەوە دێڵێم وەکو ئەو بکەم و دیسانەوە لێرۆژ ئەو ڕەفتارە فێری بینەر بکەین ئەو ڕەفتارە هەمان ئەو ڕەفتارە بکە لە کۆمەلگای ئێمە نییە ئەو ڕەفتارە هەمان ئەو کردوانە بکە لە دراماکان دەبینین کەواتە ئەو شێوازی کە ئەو باسی دەکرد لێرە لە کۆمەلگای ئێمە باونیە بەدایان نمونەی دیکە هەمانە خۆ هەڵدان لەسەر پرد و دەستەکان خۆلای ئێمە پێشتر لێرە هەبووە بەڵام ئێستا دەبینی ینی ئەگەر ڕۆژانەش نەبێ ماگانە چەند کەسێک لەسەر پردەکان خۆفرت دە لەسەر شقام و ژیانی خۆیان لەناو دەبن هەرچیش لە کۆمەلگایمە بوونینەوە جاران هیچ گومان لەوەدانیە کە گوتمان کارێکی کۆمەڵایەتی کرانەوەی کۆمەلگا لەگەڵ کۆمەلگاکانی دیکە ئەو کارلێکە هەم لایەنی باش و هەم لایەنی خراپ بەڵام ئەو بابەتانی کە پەیوەستن بەلایەنی کۆمەڵایەتی بەلایەنی بابەتی ئێمە کە قسە لەسەر دەکەین هەموو ئەوانن کە لە دەرەوە وەرگیراوە هەموو ئەو ڕەفتارە نەرێنیانن کە لە دەرەوە وەرگیراوە بۆیە ئەگەر بە کورتی باز و بابەتانە بکەین زانکۆکانی جیهان ئەگەر لە ڕوانگەی ئەکادمی و زانستی باز و بابەتە بکەین ئەو زانکۆیانی کە پێگەی زانستیان هەیە کە داهێنانیان هەیە
لە مێژە توێژینەوەکانی خۆیان لە بواری کۆمەڵایەتی چ کردوتەوە لە مێژە گەیشتنە ئەو ئەنجامەی کە ئیتر بواری کۆمەڵایەتی و کۆمەڵناسی و کاریگەری ڕاگەاندن لەسەر کۆمەلگا و لەسەر خودی تاکەکان بە تایبەتی کەمکردنەوەی ئەو بابەتانەی کە لایەنی نەرێنین چۆن ڕفتاری چاکتر بکرێت لە ڕێگەی ڕاگەاندنەوە چۆن کاریگەریەکانی ڕاگەاندن باشتر بکرێت لە ڕێگەی پەیامەکانی ڕاگەاندن و ئاراستەکردنی بۆ تاک لە مێژە زانکۆکانی جیهان بۆ ئەو بابەتانە خۆیان یەکلایی کردوتەوە دڵنیابوونە لەوەی کە ئیتر بابەتە کۆمەڵایەتیەکان لێکۆڵینەوە لە بابەتە کۆمەڵایەتیەکان و ڕاگەاندن و کاریگەریەکانی ڕاگەاندن لەسەر بابەتی کۆمەڵایەتی هیچی تر بابەتێک نین کە پەراوێز بخرێن بۆیە پێویستە ڕاگەاندنەکان زۆر ورد بن لەسەر ئەو پەیامانەی کە ئاراسیان دەکەن هەم بۆ بابەتی سیاسی بۆ بابەتی ئابووری بۆ بابەتی دەرونی بۆ بابەتی کۆمەڵایەتی دەبێت زۆر ورتر ژیرانەتر هۆشمەندانەتر هۆشیارەتر بابەتەکانیان ئاراسی تاک و کۆمەلگا بکەن بۆ ئەو دوجار ڕنگدانەوەیکی باش لەسەر کۆمەلگەدا دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مامۆستا بەشدار سپاس بۆ ئێوە لەگەڵم بووی بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان ئەم باسەیە بوو کە لە هەولێر بە گرنگمانزانی باسی کاریگەری ئەو هەمووە بەربڵاوی ڕاگەاندن لە کۆمەلگای کوردی بێگومان مامۆستا باسی کرد باشترین شت ئێستاوەیە کە لە خێزان دایک و باوک کۆنتڕۆڵی ڕاگەاندنی ماڵی خۆیان بکەن دەگەڕێم و لای هاوکارانم لە سلێمانی کاک جەلال و ئەوان بزانین ئەوان چیان پێ و لە لای ئێمە خوداتان دەکەن زۆر سپاس بۆ هاوکارمان کاک عیمران کە لە هەولێرەوە لەگەڵمان نابووی سپاس بۆ میوانەکەت بۆ پێشکەشکردنی بابەتی کاریگەری میدیا لەسەر کۆمەلگا وڵای زان سپاس بۆ بینەری ئێوەش بەم شێوەیەتینە کۆتایی پرۆگرامی ڕۆی پامی ڕۆژ مێدەوارین جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت لە شتاق و تەندروست بن بەخواتان ئەسپێرێت خواتان لەگەڵ